بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم لە سی گەوهەری مانگی پیرۆزی ڕەمەزانە جارێکتر بە خزمەتی ئاز و خۆشەویست گەیشتینەوە. ڕاستەوخۆ لە گەوهەری دەهەمە سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوال لە هەر هەمووتان، لە ماڵەکانتان، لە ژیانتان، لە ماڵ و مناڵتان، لە هەموو خۆشەویستانتان. خۆی گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکات و ئینشاءالله ئەم بارانی ڕەحمەتە و ئەم تەرزە و بەفرە بکاتە مای ڕەحمەت بۆ وڵاتەکەمان. لەگەڵ برای زوو خۆشەویستم کاکە پەیوەند لە خزمەتی وەڕز و خۆشەویستین و بابەت و باسەکانی ئەمڕۆمان بە گەرم و گوڕی پێشکەش بێ وەڕز و خۆشەویستەکەین. سپاس بە ناوی خوای گەورەی میهرەبان، سڵاو لەیەوە بینەرانی خۆشەویست، خۆشحاڵین کە لە ڕۆژی دێم و لە گەوهەری دێمی مانگی پیرۆزی ڕەمەزان بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. بەتەکید وەکو شێخی برام وتی ئێمە زۆر خۆشحاڵین کە ڕۆژانە لەگەڵ ئێوەی خۆشەویستین، ئەو کاتانەی کە ئێمە لێرە سەرقاڵی بەرنامە و گفتوگۆکردنین لەسەر پیرۆزیەکانی مانگی ڕەمەزان و ئەوەی کە ئێوە پێویستە سوودی لێوەرگرن و ئێوەش لە بەردەمی تەلەڤیزۆنەکانتان دانیشن جومان لێگرن، کارێکی زۆر پیرۆزە و ئێمە زۆر خۆشحاڵەکە. کاک شێخ، من هەستێکم هەیە لە مانگی ڕەمەزانە، ئەم هەستەشم زۆر جار باس کردووە. هەستەکەم کە مانگی پیرۆزی ڕەمەزان وەکو کارگەیەک وایە، وەکو معمەلێک وایە. چۆن کارگەیەکمان هەیە بەرهەمی هەیە، مانگی پیرۆزی ڕەمەزانیش بەردەوام ئێمە وەکو ئەو کارگەیە بەرهەمی لێوەرەگرین. بۆ نمونە ئێمە ئەم لانی ئەخۆین خێرە، ئەخوین خێرە، هەڵەستین خێرە، ئەچین بۆ مزگەوت خێرە، پیاساکەین خێرە، زیکرەکەین خێرە. یعنی بەجارێک ئەم مانگە پیرۆزە بۆ بە کارگەیەک بۆ بەرهێمێنانی چاکە مەگەر هەرخوا خۆی بزانێ ئەوەنە کارگەیەکی گرنگە. قسەیەکی یاوتەیەکی جوانی ماوەسا بەدیعوزەمان سعیدی نورسی ویرخسمەوە کاک پەیوەند ئەفەرمێ ئەوانەی کە نەخۆشن لە ماڵەوە کەوتون. ئەو مژدێکی زۆر خۆشە بۆ ئەو براو خوشکە ئازیزانی کە ئێستا نەخۆشن لە جێگەیە کەوتون یا نەخۆشی درێژخانیان هەیە 10 ساڵە لە جێگا کەوتووە. جا بەو مناسبەوە من مامێکم خوا لێی خۆش بێت لەگەڵ حەزریە 7 ساڵ یەک ڕۆژکەم لەسەر جێگە بوو، شۆر بوو جەڵدەلی یا بوو. ئیتر سبحان الله دوو هەفتەیە تقریبا مانگە پێش وەفاتی هەردوو چاوی کرایەوە. ینی مدەتێکی زۆر دوکە کە سوکاریە بینیە و باشە ئەوە گەورە بۆەوە تەمەنی ئاوای لێ هاتووە ئەوە چیەکەن ئەوانە. مەبەسم لە چییە؟ ئەم 7 ساڵە یەک جار نەیوتۆ نەخۆشم، توێتی ئەو باری ڕەحمەتی خوالی ناوم. حتا پرسیاری لە باوکمەکەرە یوت بە باوکم یوت شەم حەمە بە برای بچووکیان بوو، هیچم حەمە تۆ بڵێ من ئەجرم دەستکەوێت لەم نەخۆشیایی بۆ ئەی و وەختی ئەجرم دەسەکەوێت فڕێم منە کۆڵان و کەس نەبێ خزمەتم ئێستا کاکە خزمەت مەکەن و بەخێومەکەن ئەمە ئەبێ ئەجرەکەی چەند بێجا. ئەم قسەی جنابەوە بیرخستمەوە. ماوەسا سعید نورسیە ئەفەرمێ لە دنیا معمەلێک هەیە ئینسان پاکە کاتەوە لە گوناه، معمەلێکە ناکەوێتە ئیش هەتا نەخۆش نەکەوی. جا نەخۆشی بۆ براوە خوشکە ئازانی کە نەخۆشن، تر نەخۆشی درێژخایان بیا کورتخایان بێ هەرچی بێت ئەجرێکی زۆر گەورەیەڵێ معمەلەکەی ئینسان ناکەوێتە ئیش تا نەخۆش نەکەوێت. جنابی شە باسی ڕەمەزانێکە ڕەمەزانی شەرە و معمەلەیەکە بەڕاستی هەمومان تایە بەهرەمەند بووین و خێری زۆر گەورەمان تایە دەسەکەوێت. بەڵە خۆشەویستان، میوانێکی زۆر خۆشەویستمان، میوانی ئەمڕۆمان، میوانی زێدە ئازیزمانەوەی کە قورئانی پیرۆزە خوێنێ بۆمان مامۆستا گۆران تەشریفی هێناوە لە شاری هەڵەبجەوە. ئێمە زۆر خۆشحاڵین بەوەی کە ڕێگایەکی دووری بڕیەوە و هاتووە بەشداری کردووە لە بەرنامەکەمان. پێکەوە ئینشاءالله گوێ لە ئەو قیرائەتە جوانە ئەگرین کە مامۆستا گۆران قورئانمان بۆ خوێنێ. مامۆستا گۆران زۆر بەخێر بێی، زۆر خۆشحاڵین. ئەگەر ئینشاءالله تۆ دەست پێ بکەیت بە خێر و کەلام ئینشاءالله ئێمەش دواتر پرسیارمان لە جەنابەت دەبێ ئینشاءالله. فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولله ملك السماوات
والله على كل شيء قدير إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار ربنا وآتنا ما وعدتنا على رسلك ولا تخزنا يوم القيامة إنك لا تخلف الميعاد صدق الله العظيم. خواهی گەورە پاداشت باتەوە مامۆستا.
یا ڕەبی خۆرزاوەتەوە مامۆستا گۆران. مامۆستا گۆران ئێمە ناسین بەڵام پێمان خۆشە بینەرانی خۆشەویستیش جەنابەت بناسن و بزانن تۆ لە کێوە دەست کردو بە قورئان خوێندن و ئێستا لە ژیانە سەرقاڵی چیت و ئایا بەشداری مناسباتی نێودەوڵەتیت کردووە بە شێوەیەکی گشتی سیڤیەکی کورتمان پێشکەشکە ئینشاءالله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله. زۆر سپاسی جەنابتانەکەم بۆ بەرنامەیە هاوسای خۆشەویستی واسە گوتنە بۆ خوازم من لە شاری هەڵەبجەم شێخ گۆران معروف عارفێکێکم لە قورئان خوێنانی نێودەوڵەتی لە شاری هەڵەبجە دانیشم وەکو سەردانی چ وڵاتێکم کردووە لە ناوخۆیش و هەم لە خارجی وڵاتیش ئێستا لە هەڵەبجە شەهیدم سەرخاڵی ڕێکخراوێکی قورئانین لەوێ ئەگەر خوا گەورە قبوڵی کا خەریکی کاری قورئان خوێندن و خزمەتی قورئانی ئینشاءالله. خوا بەزای بێت. مامۆستا گۆران ئەگەر طبعا دەنگی قاریئە میسریەکان ئەتوانین بڵین حوسەری لەسەروی هەمویانەوەیە ماشەڵڵا مامۆستای هەمویانە ئەوەی من بزانم نازانم ئەگەر جەنابی چۆن بوو شێخی حوسەریت هەڵبژارد ئایا شێخی منشایی بڵێن چۆن یعنی توانیوتە ئەم ئەدا جوانە پێشکەش بکەیت؟ بڵێ مامۆستای بەڕێز من خۆم هەر لە مناڵیەوە بڵێن حەزم لە دەنگی منشایی بوو هەر لە مناڵیەوە تقریبا لە ساڵەکانی 94 و خەریک بووم بە دەنگی منشاویەوە ئەو وەختە باسی توشتیوا بوو بەڵێ عەفو منشاوی نەک بڵێ منشاوی هەر لەو ساڵەوە من هەر لە مناڵیەوە حەزم لە دەنگی بۆ ڕاستێکی هەر گوێم لێگرتووە ئێتر حەدیثمە کرد وەکو تەقلیدی لاساییکردنەوەی بکەم وەکو خۆمان ئەڵێن هەر لەگەڵ یاچووم الحمدلله ئێتر چەند مامۆستایەکی بەڕێزمە بوو لەوێ دەرزمانە خوێنە مزگەوتی دارحەسان ئێتوتیان مامۆستا وێ بەڕاستی مادام حەزی لێیەتی ئەتوانی پێ بگەیت زۆر سپاسیانەکەم لێرە چاوێن ماشەکەم بەڕاستی یەکە لاندەرەکانم بەڕاستی ئەوان بوون کە ئەندەرم بوون بۆم بابەتە ئێتر خۆشم بەڕاستی حەولێکی زۆرم بۆ داوە لەگەڵ یا چووم حتا بتوانم تەقلیدی بکەم تاوەی کە ئێستا چووم لێی خوای گەورە شتێکی داوە لەو بابەتە موفقت کە کاکشە خەتاک و مایکەکە بۆ مامۆستا گۆران چاگەکەن باش شتێک بڵێن لە سەبارەت بە ئەوەی کە ماشەڵڵا ئەوە چەند ساڵێکە تقریبا 15 ساڵێکە ماشەڵڵا لە کوردستان قاریئی زۆر باش پێگەیوە ماشەڵڵا هەم لە ڕوانگەی جوان خوێندنەوەی قورئان و هەم لە ڕوانگەی تەنانەت ئەو ئاوازانەش کە قورئانی پێ خوێنرێ یعنی ماشەڵڵا بەجارێک ینی کوردستان لێشاوێک لەم قورئان خوێنە باشانەی تێکەوت و کامەش بەڕاستی جێگای خۆشحاڵیە. طبعا خۆی گەورە هەر شتێکی نار بۆ هەر کەسێ ئەو کەسە بەڕاستی نامەی خوایە بۆ کەساکە ئێستا مامۆستا گۆران ئەمەی کە قورئانە خوێنێ بە دەنگی محەممەد سەدیق مەنشاوی ڕەحمەت بێت ئەمە نامەیەکی خوایە بێ لەسەری بڕوا من و تۆ جەنابەت هەر یەکەمان ئیشێکمان هەیە لەم خزمەتەیە کەواتە خزمەتەکان جیاوازن زۆر جار خوای گەورە پیشان تەیە فڵان ئەرک فڵان شت تۆ ئەنجامی با لەبەرەوە ئینشاءڵڵا قیراءەتی قورئان بەرەکەتێکی زۆر زۆر گەورەی مامۆستا گۆران ئینشاءڵڵا و خوێندنی قورئان بۆ ماڵتان بۆ ژیانتان حتا بۆ نەوەی نەوەکانتان ئینشاءڵڵا بێتە بەرەکەت پشت بەخوا. مامۆستا گۆران ئەگەر بێزەحمەت بتوانی مایکەکە ڕێکەیتەوە ئەگەر لەوێ زیاتر باشە ئاخر ئەو پێی نامرتاحە ڕاستەکەی هەست دەکەم پێ نامرتاحە. مامۆستا گۆران با بزانم ئێوە لە هەڵەبجەیە سەرگەرمی چین سنتەرێک یان ناوەندێکتان هەیە بۆ ئەوەی کە ماشەڵڵا الحەمدوللا خۆت بەهرەداری بۆ ئەوەی کەسانی تریش لێتانەوە فێری ئەو بەهرەیە ببێن ئینشاءڵڵا. مامۆستا بەڕێزێمە لە هەڵەبجە ڕێکخراوێکمانەیە بەناوی ڕێکخراوی مەزامیر بۆ جانخوێندنەوەی قورئانی پیرۆز تقریبا لە ساڵی 2016 دامەزراوە الحەمدوللا شوێنی بینایی خۆی هەیە بڵێن ئێمە لەو ڕێکخراوە زیاتر خولی دەنگخۆشیمان الحەمدوللا زۆرە ینی کۆمەڵی برامانەیە ینی چەند خولێکمان کردو کۆمەڵی خەڵکی باشاتۆ بەشداری کردەوە الحەمدوللا دەنگیشان خۆشە لەو بوارە تر هەر لەو ڕێکخراوە زیاتر بەشەکانی قیراءەت و زانستی قورئان و مەقامات و ئەو شتانەی ئینشاءڵڵا لەوێ بەردەوام من خۆی گەورە لێمان قبوڵ کە حەزەکەم لێرەوە بۆی کە
ڕاستەکە کاتەکەش درەنگ نەبێ وازام شێف نەریمان ئەمڕۆ بەتەنهایە شێف نەریمان پێمە خۆش ئەگەر ینی تۆش سڵاو لە بینەران بکەی واروەها پێمان بڵێ کە بۆچی شێف دیار ئەمڕۆ دیار نییە با ئێمە نین بۆلات هەر لێەوە هەم سڵاوەکە بکە لە بینەران هەم پێشمان بڵێ بۆچی شێف دیار نایەت ئەمڕۆ. زۆر باشە سڵاو ڕێزمێ بۆ هەموو گوێگران و بیسەرانی رادیۆ پێیان ئینشاڵڵا ڕۆژی هەموو لایەق بڵە بێ و ڕێز و حورمەتەمەیە بۆ هەموو لایەک. شێف دیار ئەمڕۆ بۆیە نەهاتووە تەبان ئەمڕۆ هینانەیە تەخەڕوجانەیە تەلەبە هەیە شێف دیار تەلەبە هەیە ئەمڕۆ تەلەبەکانی تەخەڕوجەکەن ئاخر ڕۆژیان بۆ ئێتر تەخەڕوجەکان ئێستا هۆڵێکیان گرتووە لە هۆڵەکە تەخەڕوجانەیە. زۆر باشە شێفەکانی کوردستان شێف نەریمان تۆ بەوە ناسراوی کە خواردنی غەریبی دروستەکەی خواردنی بیانی دروستەکەی بابزانین بۆ ئەمڕۆ شەر خواردنی بیانی دروستەکەی یا بە تەماشتێکی خواردنێکی بیانیشمان دروست کردووە خواردنێکی شەرقیشمان هەر دروست کردەوە هەردووشانم تێگەڵاو کردەوە ئەمڕۆ. باشە کەواتە ئەمڕۆ چی دروستەکەیت؟ ئەمڕۆ خواردنێکی ڕەسل ئەسفورە دروستەکەم ڕەسل ئەسفور خواردنێکی سووریە لەگەڵ ئەنشکی لادا ئەوەش خواردنێکی مەکسیکیە. باشە شێف نەریمان ینی ئێمە زۆرە بیستین کە خواردنی ئەمە خواردنی سووریە بەجددی ئەوان دەوڵەمەندن لە دروستکردنی خواردنە. بەڵێ دەوڵەمەند خواردنیان زۆر تایبەتە خواردنی سووریش زۆر خواردنیان خۆشە ئەنی مەسەرەن ئێستا کە شاوەرمە داهاتوە شاوەرمە لە سووریاوە داهاتوە ئەنی سووریا شاوەرمە ئەسلی شاوەرمە سووریا ینی بڕۆ خواردنی غەربی و شەرقی و تێکەڵ کردووە. بەڵێ خواردنی غەربی شەرق و غەربیەوە بەیەکە. بەڵێ بەڵێ باشە ناوەکەیان کۆوەکو پێکاتەکانت تێکەڵ کردووە و شەرقی و غەربی تێکەڵ کردووە ناوەکانیشان هەر تێکەڵە ینی ناوێکی بۆ منە شەرقیەکە ناوێکی هەیە و غەربیەکە ناوێکی هەیە جیاوازن تر دوای شڵات تۆزیە بە هەمووی زۆر ڕوونکردنەوە زیاترین. زۆر باشە ئەگەر بچینەوە لای مامۆستا گۆران بەڵێ چەند ئاەتێکی دیکە لە قورآنی پیرۆزمان بۆ بخوێنێ هەر بەنیازی بە قرائی میسری بۆمان بخوێنی یاخود قراعەتی جیاواز. بەڵا پێشەوەی قیراتەکە بخوێنەوە وەسە من حەزم کرد پرسیارێکی لێ بکەم ئایا تەنها بە لەحن و ئەوازی مامۆستا سەدیق مەنشاوی ئەخوێنیە بڵین حوسەری یاخود تەبلاوی ئەو قاری ئەمیسرانە شارزایی تێ لەوانی مامۆستاگان من بڵێن هەر لە بیدایەتەوە مقەرەتی مەنشایی بووم بڵێن ئێتر چۆن بڵێ ئەم مەدرسەم بۆ خۆم هەڵبژاردووە نەچوون بەلای شوێنی دووسێک دەنگ تێکەڵەکە بەڕاستی لێ تێگەچێ زەریش دەوترەدا ئەجا لە بەرەوەی من هەر بەو شێوەی شەڵا لە خزمەتانام تایسە بەخاریتر نەم خوێندووە. باشە مامۆستا گۆران ئەڵە پرسیارێنێ شێخی مەنشاوی ڕەحمەتی خوای لێ بێ هەم تیلاوەی هەیە ئەم تەرتیل تۆ هەر تیلاوەکەیت با بڵێن تەقلید کردو یاخود تەرتیلەکەشی تەرتیلەکە شێخ خوێنم تەرتیلەکە شێخ خوێن بابزانین چیمان ێستا پێشکەشەکەی چۆن بۆمانە خوێنی تەرتیلەکەتان بۆ خوێنم ئینشاءڵڵا. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة
ربهم وأولئك هم المفلحون. صدق الله. مامۆستا گۆران ئەو مەحفلانەی کەەوە بەشداری تیاکەنەوە پێشبڕکیانەی پێشبڕکەی قورئان خوێندن کە لە وڵاتانی دیکە بەشداری تیاکەن ئەوان زیاتر تیلاوەتان لێ داواکەن یاخود تەرتیل یاخود پێشبڕکیەکان هەردووچیان ئەگرێتەوە؟ مامۆستا بەڕێز ئەگەر بڵێن کەسێکە داوا دەکرێت بۆ شوێنێک داوەتی هەیە بۆ محفلی قورئان خوێندن داوەتەکە هەیە بۆ مسابقەی قورئان خوێندنە باش ئەگەر تۆ مسابقە بڕۆی هەردووکیان لەوێ بەڕاستی واردە هەیە بە دەنگەوەی خوێنێت هەیە بە مرۆتەل هەیە بڵێن بە سەوتەوەی خوێنێت بەڵام زیاتر ئێمە کە داوەتەکەین بۆ محافلی قورئان خوێندنە ینی بۆ گوێگرتنە لە قورئان خوێندن جا لەوێش زیاتر هەر بە مەدرسەی مەسری زیاتر معروفە لە عالەمە مدرسەی مەسری زیاتر قورئانی پێ خوێندرێت. باشە تۆ بەشداری لە چەند مەحفەلی وایە کردو لە چەند وڵاتی جیاواز؟ مامۆستا من لە تورکیا بەشداریم کردووە لە مەسر بەشداریم کردووە لە ئێران دوودار بەشداریم کردووە لە پاکستان مانگی 10 ساڵ ڕابردوو لەوێ داوت بووم لە پاکستان جارێکیش بۆ سعودی داوت کراوم ئێستش خۆ یار بە شوێنی تیژێ خواسانیکە مامۆستا زیاتر بڵین کە محەممەد سەدیق منشاوی تەمانەوە خۆی وفاتی کردو بە خزمەتی نەگەیشتوین بەڵام کەسوکاری برای کەسیانت بینیوە جەنابەت؟ مامۆستا بەڕێز تەبعاً ئەو بنەماڵەیە تۆزێ فراوانن هەنەوەیان زۆرە ئێستا برایەکی محەممەد سەدیق منشاوی ڕەحمەتی خوای لێبێ بە ناوی مەحموود سەدیق منشاوی ماوە لە حیات هەیە لێرە دوعای خێری بۆکەم لەبەرەوەی کە تەندروستی باش نییە و تقریبا عمری 80 ساڵە بێت تەمەنی من تقریبا 2007 چوومە خزمەتی نەخۆش بوو لەسەر جێگا بوو ئەرچەند ینی زۆرم پێخۆش بژمە خزمەتی یان دڵم پڕ بوو هەر بە بینینی تر هەموو شتەکانم بینی بەڕاستیاڵێ هەر بە بینی هەموو شتەکانە بینی ئەو بنەماڵەیە لەخوا بەزاوی ینی خزمەتێکی باشی قورئانیان کردووە نەوەکانی شانە ئێستاش محەممەد سەدیق منشاوی خوای گەورە شفای بە یەکێک لە کوڕەکانی بە ناوی سەدیق محەممەد سەدیق منشاوی ئێستا یەکێک لە قارێ گەورەکانی مەسر ئێستا ئەو حاڵی حەزر خزمەتی قورئان ئەکات. نازانی چی هەندێک لە قورئان خوێنەکان زۆر کاریگەرن ینی بەس لە کەسێکەوە بۆ کەسێکی جیاوازە مەسەرەن هەیە زۆر کاریگەرە بە عەبدولباسط شێخ عەبدولباسط هەیە بە شێخی منشاوی زۆر جار ئینسان کە لەبەر خۆیەوە لەگەڵیان نایڵێتەوە بەڵام وەختێک کەوان بێدەنگە بن تۆ جۆ لە دەنجی خۆتە بێ ینی تۆزێک تەریقەی بیتەوە سەرەکەی دەنجی تۆ زۆر جیاوازە لەوە لازم تۆ حاڵەتانت هەیە نیتە؟ بەڵێ وەڵاهی دەنگی ئەو قارئە میسرانە بە تایبەتی ینی بەڕاستی وازانم جیلی ئێمە زۆر کاریگەر بوو بە شێخی منشاوی بەڕەحمەت بێت و زۆر ڕۆحیە دەنگی میسرەکان زۆر ئیمانی و ڕۆحیە بەڕاستی و من وازانم ڕیادەی دەنگی قورئان خوێندن بریتێ لە میسر یعنی لە عالەمی ئیسلامیە شوێنێکتر نییە بڵێ میسرم ینی ئەو هەموو قارئە هەر هەمویان بەڕاستی ڕۆحی قورئان هەسپیەکەی جوڵەی قورئان هەسپیەکەی لە دڵ تاکە وەختی خوێن لەبەرەوە بەدیلی میسر نییە بەڕاستی میسر هەر یەکەم و هەر بە یەکەمی شەمێنێتەوە بە تایبەتی پیاوێکی وەکو شێخ محەممەد سەدیق منشاوی وەکو حوسەری وەکو عەبدولباسط وەکو تەبلاوی وەکو ئەو هەموو قارئە بەڕاستی گەورەی میسر کە من ڕەنگە ناویان نەزانم لێرەوە خۆی گەورە هەمویان پایدار کا و ئینشاءالله ئەجر و پاداشتیان بەردەوام کا و لە کاتێکی چاکە من وام بیستوەتە نازانم مامۆستا گۆران مامۆستا سەدیق منشاوی فەرمێ دکتۆر منعی کردبوو لی کە قورئان بخوێنێ بەردەنگەوە لەبەرەوەی نەخۆشی دڵی هەبوو بەڵام هەر ڕازی نەبوو بوو دوایە کە بۆ جۆرە وفاتی کردووە. کاک شێخ ئەمڕۆ بۆ تەوەرەی یەکەممان باسکردن لە خێزان و لە بنەماکانی خێزان و پرانسیپ و یاساکانی خێزان مامۆستا مەریەم ئیبراهیم میوانمانە تەمەناوەکەن کە ئینشاءالله بتوانین ینی گفتوگۆیەکی وها بکەین لەگەڵ مامۆستا مەریەمە کە ینی خێزانەکانمان کە ئێستا لە بەردەمی تەلەڤیزیۆنەکانیان دانیشتووە ینی زۆر بە تەرکیز جوێ لەم بابەتە بگرن تۆ بە خۆت شت هەموو جارێک هەڵەی بەڕاستی بابەتە کۆمەڵاتەکان و بابەتە خێزانیەکان ئەوەی کە تۆ ناوت چۆن خێزانێکی بەهەشتی بین یاخود بەرەو بەهەشت بچین ینی ئەوەی کە بەهەشت ینی ئەگەر ئینسان بەخۆشی لە ناو خێزانەکانە
بە تەبایی بژی هەر بە خۆی بەهشتێکی بچووکە خۆ ئەمە کاریگەریە بێ بۆی کە ئینشاڵە بەرەو بەهشتیش بڕۆین پێشوازیەکەین لە زۆر بەڕێز مامۆستا بریان ئیبراهیم فەرموو مامۆستا عليكم السلام السلام ورحمة الله أقل ليلة دار بنشي مامۆستا بخير بيت بخير بيا بخير بيت فرموا بخير بيا فرموا بخير بيت مامۆستا بخير بيا أخو شكر باشي بخير بيا أخو ڕۆژ و تاعاتیشش إن شاء الله قبول بێ داخوا بخير بيت ئێمە زۆر خۆشحاڵین لەم پرۆگرامەیە کە لەگەڵ بەڕێستایی ئەمە یەکەم جارە بەڕاستی ینی بەڵێ بەس بۆ ئێمە بۆ بەرنامەکەی ڕەمەزانمان ئەمە یەکەم جارمانە خاتونێک میوانمان بە یاخوا بخێر بێن زۆر خۆشحاڵین مامۆستا ڕەنگە پرسیارێک بکرێ یاسای ناوماڵ چییە یاخۆ یان ماڵ پرانسیپ و یاسای بۆ چییە تۆ چۆن جوابی ئەم پرسیارە دێەوە خۆی مرۆڤ بە سروشتی خۆی ئەنانێت و هینیتیایە بسم الله الرحمن الرحيم لبير بدمه بسم الله الرحمن الرحيم الحمد لله الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين خوای جان بخاتینا و جوانەکانی خۆ ڕۆژ و نوێژ و عیبادەتمان لێ قبول کەی هەچی ئەخلاقی جوانە بیکەی بە کاڵای باڵای مناڵەکانمان ئینشاڵڵا بیکەی بە کاڵای باڵای خێزانەکانمان ئینشاڵڵا خوای گیان خێزانەکانمان سەلامەت کە ئینشاڵڵا مرۆڤ بە سروشتی خۆی نانێت و بڵێن خۆپەرستێکی تایە هەر لەبەر ئەوە ئەگەر لە ژیانە یاسایەک نەبێت بڵێن کاروبارەکانی ڕێک بخات ئەرک و بەرپرسیارەتیەکانی دیاری بکات سنوورێک دانەنێت کە کەس نەیبەزێنێت لەوانەیە کۆمەڵێکی تر بچەوسێنێتەوە یا لە ئەنجامی بەریەککەوتنی ڕۆژانە بەریەککەوتنی بەرژەوەندیەکان لەوانەیە شەڕ و هەرا ڕووبدات لەبەرەوە ئەبێ هەموو شتەکان یاسایان هەبێ چۆن لە کەونە هەموو یاسا هەیە ئەبێ مرۆڤەکانی یاسایەک بخۆیان دابنێن و بەرژەوەندی هەموو لایەکی تیا پارێزراوە بێ خێزانیش تاک بەردی بناغی خێزانە خێزانی یەکەیەکی کۆمەلگایەوە هەروەها خێزان یەکەم بازنەی پەروەردەکردنە لەبەرەوە پێویستە کە یاسای هەبێ ئەگەر یاسای نەبێ هەروە شتەکە ماڵەکە جۆرێکە هەڵەشەیی پێوە دیارە یا بڵێن بێسەروبەرەیی پێوە دیارە لەبەرەوە پێویستە یاسای هەبێ ئەمجا هەر لە ماڵێکەوە بۆ ماڵێک کە یاساکە بەس با پرسیاری ئەوە بکەیت مامۆستا ینی ئەو یاسانە لەگەڵ ئێمە لە دایکە بن یان ئەم یاسانە ئێمە خۆمان دروستیانەکە لە ناو خێزانەکانە ئەوەی کە جەنابەت ڕەنگە لە خێزانێک بۆ خێزانێکیش جیاواز بێ کەواتە ئێمە یاسایەکی چەسپاومان نییە بۆ هەمومان بشێ هەر خێزانە یاسایەکی تایبەت بە خۆی بەتاکید دایکی وا هەیە زۆر لێزانە یاسایەک دانێ هەم خۆشی ئیسفادەی لێەکە هەم بۆ مناڵەکانیش ئیسچی فەرقی کڕۆکچ ناکە لە ئیشەکانی ماڵی خۆیانە ئیشەکان دابەشەکە ئەوە ئیشی تۆیە ئەو ئیشی تۆیە ئەگەر ئیشەکان دابەش نەکرێن کچیوامان هەیە زۆرزانترە ئیشە سوکەکانەکە ئەچێ ئیشە قورسەکان بۆ خوشکەکەی دانێ لەوێڵێ ئیشی ئەو تۆی ئیشی نەکەرەوەڵێ ئیشێ نەکرد ئەگەر دابەشی کردبێ ئەنجام مناڵی زۆر تەوزێیە ئەدواری پێخۆشە زۆر حەزەکە ئەرکی بدەی بەسەرە دایکەکەش ئیسفادەیەەکە هەم تووشی فەقەرات نابێ و ئەژنەوە ئێشە و نازان چێمانە تەوزێ ئیشەکانی کردو خۆشی ئیسفادەی لێەکە ئەنجا ئیشەکانی دابش کردو کەس لە کەس ناکەوە ئیشی تۆیەوە ئیشی تۆ ئەوەش ئیشی تۆیە هەر کەسە بۆ خۆی ئیشی خۆیەکە و کەس لە کەس ناکەوە ماڵێکی بێدەنگ جا ماڵێک بە هەر بۆ نمونەی هێنەوە ماڵێک سێ وەستا کەوانتەریان بۆ بەستە بوون لە ماڵەوە سێ ڕۆژ لەو ماڵە بوو بوون دوای لە برای پیاوەکان پرسی بوو ئەوە ماڵە مناڵیان هەیە توێرە وڵات چوار مناڵیان هەیە توێ گوێم لێ نەبووم ئەم سێ ڕۆژە گوێمان لە دەنگی ئەم ناڵان نەبووتی ئەوە ئەوان ئاوا پەروەردەکراون بەڵام لە ڕاستیە کاتێککە ئیشەکان تەوزیهی ئەدوارێ کرد ئیتر بە بێدەنگ هەر کەسە ئیشی خۆیەکە و هەر کەسە بە ئەرکی خۆی هەڵەسێ لەبەرەوە ئێمە خۆمان دروستیانەکەی بە پێی پەروەردەی مناڵەکان ئەبێ بزانین چۆن دروستیەکەی و کاتێکیش کە ئەڵێم بە بێلایەنانە ئەبێ یعنی بڵێن نەکەوەی فەرقی یەکێکیان بکە یا فەزلی ئەمەکان دەی بەسەر ئەوەکەی تریانە ئەنجا خێزان کە ئەڵێن
تاگ بەردی بناغی خێزانە خێزانیش یەکەی کۆمەلگایەکی بچووکە پێویستە ئەم کۆمەلگا بچووکە یاسای خۆی هەبێ هەروەکو کەون ئێستا کەون هەمووی یاسای هەیە بڵێن ئەستێرەکان لە خولگەی خۆی دەرناچێ یاسایی تایبەتی خۆیە خۆگەر ئەستێرەی لە خولگەکەی خۆی دەربچێ کارەسات ڕوەدا یا بڵێن ئاوەکان یاسای خۆی هەیە هەموو ئەم بەحرانە هەمووی شەپۆلەدا بۆی بۆگەن نەکە ئەگەر شەپۆل نەدا بۆگەن نەکە من هەر خۆم بەحرەلمەید چوار دایرما دایری داخراوە ئەو بەر ئیسرائیل لەو ئەم بەر ئەردەنە هەمووی داخراوە کە چێم ئاوە بەردەوام شەپۆلەیە بۆی بۆگەن نەکە ئەمە یاسای خۆیەتی هەشتێکەوێتە ناو ئاوەکەوە کە بخنچێ پاشماوەی هەڵیەداتە دەرەوە بۆی تایە بۆگەن نەکە ئەی خاتە قەراخەوە هەر سوورەی سوورەی نور پێرێ بوو گەشتمە خزمەتی سوورەی نور زۆربەی زۆری یاسایە ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تدخلوا بیوتا غیر ئەی ئێوەی موسڵمانە ئێوەی دیندار کاتێکا چنە ماڵێک ئەبێت لە پێش ئابدەی لە دەرگاکە بزانین ڕێگە پێدەن ماڵەوە ئەگە بەخوا بڕوا بکە برا هەر نەک گەورەکانیش بچووکەکان گەورەکانیش ئێستا بچۆرە دەرگای ماڵەکە بڵێ مەیەرە ژوورەوە ئیشێکمان هەیە ئاڵەیە هەتا من مابم ئیتسە بەو ماڵانە ئێمەی مولتەزیم ئێمەی دیندار ئەمە قورئانە ئەمە ئاەتە خوای گەورە ئەم یاسای بۆ داناوین کە ئەبێن بە کۆماڵی نهێنێکیان هەبێ ئیشێکیان هەبێ ئێمە یەشتر خۆمان نەگەیانەوە بۆی ئەم ئاەتە لە خۆمانە تەطبیقکەین ئەگەر چین بۆ ماڵێک ئیزنیان نەداین چینە ماڵەکە دڵمانەیەشێ و بگەڕێنەوە کەچی دڵمانەیەشێ کەواتە خوای گەورە یاساکانی داناوە بۆ هەموو بوونەوە هەموو کەون ئێمەی مرۆڤەکان کەواتە ئێمە لە کاتێک ئەڵێن یاساداین ئەزانین چی بۆ پەروەردەی مناڵەکە چاکە و ئەبێ یاسایەکە بێکە بڵێن لە ناو خێزانیشە یاسایەکە بێ منجا خێزان ماڵی هەیە ماڵەکەش ئەگەر بۆچی هینی ماڵەکە بۆ ئەوەی ئەرکەکانی ئەرکی یەکەی ئەندامانی خێزانەکە دیاری بکە هەر مەهامی خۆی چۆن ئەو ئەرکە ئێمە دیاری بکەین هەنی سە بۆ نمونە باسی یاساکانی ناوماڵت کرد دایک و باوک کەی وە لە چه کاتێکە لە تەمەنێکە ئەم یاسایانە فێری مناڵەکانیان نەکەن سە بۆ نمونە دایکێک کۆمەڵە کچی هەیە لە کەیە دەست بکە بەوەی کەیتر ئیشیان بەسەرا تەوزیع بکە بڵێت تۆ ئەوە بکە ئەویتر ئەوە بکات چۆن شەڕی بینیان کەم کاتەوە چۆن عینادی بین یەکتر کە جاروای عینادیەکەن چکە کەس بە دوای یەکاکەیت یا کوڕ بە دوای یەکایەت شەڕ لەگەڵ یەکاکەن چۆن بتوانێت نەعەدالەت نەبێت لە بینیانە هەست نەکەن کە هیچیانی زیاتر خۆشەوەیەکی ئیش زیاتریا بەسەر یەکێکیانە یەکیان کەمتر ئیشی بەسەرادات خۆی یاسا هەر لە دایکبوونەوە ئەبێ ئێمە مناڵ لەسەر یاسا پەروەردە دەکەین کاتێکە لە دایکبوونەوە مناڵەکانمان لەسەر یاسا پەروەردە کرد و کاتە مناڵێکی یاسا دۆست پێشکەشی کۆمەڵگاکەیت و هەر لە یاسای خێزان جیاوازە چکە بناغی خێزان لەسەر ڕێز و خۆشەویستی بنیادراوە دەی ئەم ڕێز و خۆشەویستیە هەر کەسە بێجگە ئەوەی هەر ئەندامێکی ئەم خێزانە بێجگە ئەوەی کە ئیش و کارەکانی خۆی جێبەجێکا بێ هاوکاری ئەوکانی تریش بکە نابێ بە تەنیا هەر ئیشەکانی خۆی بکە کە کاتی هاوکاری ئەوەکانی تری کرد ئیتر ئەو بۆڵە و شەڕە ڕوونادا دایکەکەەوە بەڵام بەداخەوە ئێستا ئێمە جیلێکی پەکەوتەمان دروست کردووە زۆر سەرکەوتوین لە بەخێوکردنی جیلێکی پەکەوتە دایک و باوکەکە ئەو پەڕی هەوڵەدەن هەچی ئیشە قورسەکان هەیە دایک و باوکەکە ئیکەن ئەبێ بۆ کاتی سفرەکەش هاواکەی وەرە ڕۆڵن کاتی نانەکەی ئەینتە سەر سفرەکە کاتی نانەکەشی خوارد هەڵەسێ ئەڕواوەکو میوانێک نە یارمەتیەک نە قاپێک کۆبکاتەوە کە ئەسڵەن ئەبێ قاپەکەی بەدەستی خۆی بکاتەوە ئەبێ ژوورەکەی خۆی ڕێکی بخە ئەبێ شتی ماڵەکە ئەبینێ سیستەمەکە شتەکان خۆی ڕێکی بخامەوە لەم کاتا ئەرکی دایک کەمە بێتەوە بەڵام ئێستا بڕوا بکە ئەم جیلە هەمووی پەکەوتێ باشە مامۆستا ئێمە هەست ناکەی کە ئەوەی کە جەنابەت وتە ئێمە جیلێکی پەکەوتەمان دروست کردووە هەست ناکەی لەو کاتەوە ئەمە دروست بووە ئەوەی کە ئێمە ماڵەکەمان پەرش و بڵاو کردوتەوە هەر مناڵە ژووری خۆی هەیە ئەکسسواراتی خۆی هەیە جاری وایە تەنانەت ژوورەکەی خۆشی داخاتێ لە بەردەمی دایک و باوکیە یعنی ئێمە ئەم جۆرە ژیانە ئەم جۆرە ژیانە جاران ئەگەر خێزان کۆ بۆەوە
ئەوەی کە جەنابتانە لەسەر سفرەیەکە هەمان کۆبوونەوە هەر کەسە ئەرکی خۆی ئەزانی ئەم بڵاوکردنەوەیش بۆ خۆی کێشەیەکی گەورەی دروست نەکرد و نەچۆتە دەرەوەی ئەو یاسایی کە جەنابەت باسی کەیت. ئێمە ئەگەر من لە پێشەوە وتم ئەگەر کاتێک سەرەتای دروستکردنی خێزانەکە ئەگەر ژینگەیەکی خۆشەویستی بۆ مناڵەکانان بڕەخسێنین باش و هەروەها جێگەی متمانە بین بۆ مناڵەکان و دایک و باوکەکان پێشەنگ بن و بە پێی عرف و عادەت و ئادابی کۆمەڵگاکە دایک و باوکەکە بە پێی پێویستی ژیانی ئەو کاتە پلانێکیان هەبێ بۆ پەروەردەکردنی مناڵەکانیان چۆن مناڵەکانیان پەروەرداکەن ئەو کاتە ئەم پرشوبڵاوی ڕوونادات ژوورە پێویستی ژیانە بێ ژووری هەبێت هی کوڕ لە کت جیا بکەیتەوە پێویست ئەمڕۆ وای کردووە کەی جاران وا بوو وانە بوو هەموو لە یەک ژوورە ئەخەوتن بەس ئێستا پێویستی ژیان وای کردووە دەی کاتێکە دایک و باوکەکە بەرنمەیەکی جوانیان داناوە یاسایەکیان داناوە بۆ مناڵەکان کاتی کە بوو بە 11 شەو ئەمە یاسای ئەم ماڵەیە ئەچی ئەخەوی تەواو هەرێکا چێتە ژووری خۆی بەکارێنێ بەڵام لەوە پێش ئەبێ لەگەڵ خێزانەکە بن بەڵام بە ئەکسەوە ئێسا هەر لەگەڵ ئیشەکەی خۆی تەواو بۆ چێ بەلای ئایپاد و مۆبایلەکەوە ئەمە پرشە بڵاوی دروست کردووە بەشێک لەوە ماوەسا دایک و باوکانیش بەرپرسی گەورەن تایە چکە جارەوەی باوکو دایکەکە خۆشیان مەشغوڵی مۆبایلن مناڵەکە مەشغوڵ ئیتر لەبەرەوە ئەوی چاو لە دایک و باوکی کات یان ئەگەڕێ بە دوای ئەوە کە ئەوی شوک و ئەو بگەڕێ بۆ شتێک زۆر باشە بە ئەم پرسیارە بهێڵینەوە وەڵامەکەی مامۆستا بۆ بوورە من سەرێک لە شێفەکە دەمزانم چی دروستەکە و دواتر درێژە بە گفتوگۆکەمانە دێن ڕوخسەت هەیە خۆ شێف نەریمان ئەڵێن تەنیایی هەر بۆ خوا باشە بیری شێخ دیارەکە زۆر زۆریش بیرێکم شێف نەریمانەمە چی دروستەکە ئەمڕۆ ئەنچیلادە دروستەکەی مەکسیکیە ئەنچیلاداکی مەکسیکی دروستەکەین لەگەڵ ڕەخسەت ئەسفورێکە ینی سەری چۆلەکە بەڵێ خواردنێکی سووریامە باشە شێف نەریمان ئەگەر بێتە ئەملاوە بێزەحمەت بەس بە ئاگامان لە بەهینەکانت نەسووتێ سرە چۆلەکان نەسووتێن باشە ئەمەمان بۆ باسکە کە بە وردی لە سەرتاوە خانمێکە گەر بێوێت دروستی کاتەوە چۆنی بکات ئێمە سەرەتا پێویستمان بە 1.5 کیلۆ قیمەیە ڕاست ئەسفورەکە ینی سەری چۆلەکەەکە پێویستمان بە 1.5 کیلۆ قیمەیە دووەوە سۆسێکی بۆ گرینەوە سۆسێکی بۆ گرینەوە بۆچی بۆ بڵم بۆ سۆسەکەی بۆ دوای ئەکەینە ناو سۆسەکەەوە سەرەتا 1.5 کیلۆ قیمەمان پێ 1.5 کیلۆ قیمەکە هێنی پیازی تیاکەین بیبەری تیاکەین بیبەری ئەلوان دو ئەوە بەهاراتی بەهاراتی تیاکەین باراتی پاپریکای تیاکەین ئۆریگانۆی تیاکەین زیرەی تیاکەین لەگەڵ تۆزە کەبابەیە تۆزە کەبابە ئێستا قیمەیەکمان دروست کرد بەڵە قیمەیەکەین ئێمە پێکاتێک بوون منە سۆسە دروستەکەن بۆی سۆسەکە بریتێت لە تەماتە و شاوی تەماتە هەروە بێتەوە پیاز بیبەری شیرین لەگەڵ داوا دەرمان هەر ئەو پێکاتانەیە تێکەین و تۆزە سیر و زەنجەفیلی بۆ بۆ تەماتە و دۆشای و تەماتەشی تێکە ئەخر تۆ ڕەنگی ئاڵترەکە تەماتەکە ڕەنگی جوانترەکە دۆشای تەماتەکە ئەمەشمان هەیە کە سنگی مریشکە بەڵێ ئەنشیلادا خواردنێکی مەکسیکیە مەکسیکی بەڵێ تۆ ئەبڕۆ خواردنێکی سووری و خواردنێکی مەکسیکی بەڵێ باشە ئەمانە تێکەڵەکردن یاخۆت نە ئەمە تێکەڵ ناکرێت ئەمە بەجێ ئەخورێت ئێستا ئەمە شەرقیە ئەوان غەربیە باش ئەنشیلاداکە ئەمان پێکاتەکەی چی چییە؟ ئەمە سنگی مریشکە هەروە بێتەوە پیازە دو ئەوە بۆ منە شتی تری ئێوە ئەمەکەنە فڕنەوە نانی سووریەکانە باش نانی سووریە لولێین و ئەم شتان پێکاتانە تێکن بۆ منە ئێستا با پێکاتانی پەتاڵی پێڵم بار شتێکی چی تێکرێت زیرەی تێکرێت کەمونی تێکرێت پاپریکای تێکرێت لەگەڵ ئۆریگانۆیە لە هەروە بێت ئۆریگانۆ زۆر بەکارێنی تۆ بەڵێ ئۆریگانۆ زۆر بەکارێن ئۆریگانۆ بربریتێت لە تامەکانی ئەی تامی زۆر خۆشەکە خواردن لەگەڵ پاپریکایە پاپریکا ئەو دوانە سەرەکی خواردی منم باشە ئەی سوپ ئەمڕۆ چی دروستەکەی سوپ ئەمڕۆ سوبێکی ماشی سەوزمان دروست کردووە ماشی سەوز بەم سەرمایە خۆشە ئەو چۆن دروستەکرێت بەس ماشەکە و بەس ماشەکەیە بەس ماشەکەی و لەگەڵ پیاز و ڕۆناتی هیچ لەسایدەن دۆشەوە پێویستە زۆر بکوڵە پێویستە زۆر کوڵاوە زیاب بکات بەس بۆ بەرامێکی هەیە ئەمە تۆزە داوا دەرمانیش بەکارێنین
تۆزی زیری تێگەن لەگەڵ تۆزی ئۆریگانۆیە. شێف نەریمان جان ئەمڕۆ جنینەکەت کەمە جنینم هەیە سا تۆزی دەست پێگەم تۆزش کە دەست پێکەی چقۆکە بۆ تیش کردووە چاقم بۆ تیشکتۆ بڵێ زۆر باشە دوای سەیری پێکاتی زەڵاتەکەشەکەین یا مقابلاتەکە بزانین چی دروستەکەیش جا دیسان لە خزمەت بینەرانی خۆشەویستا بێنەوە بەس خۆش بفەرموو بەڕێزی پرسیاری خۆتان لەبیر نەچێتەوە ببورن قەت ئەمکردن خۆ لەبیرتە دەفەرمە مامۆستا وەڵاممان بەرەوە وتان ئەگەر ئەبێ دایک و باوکە کەش بەشدار بن ینی بڵێن پابند بن بەم یاسایانەوە بەڵێ بە تاکید چکە ئەبێ دایک و باوکەکە لە پێش مناڵەکان و پابند بن بە یاساکانی ماڵەوە ئەمە پێوتی ئەتەربێ بالقدوە کاتێک کە مناڵ هەل لە مناڵیەوە سەی دایک و باوکێکە ئەو هەرچی بکە ئەوش ئەوە ئاکاتەوە حتا زۆر جا کە داهانشی باسەکەی من هەر ناو تەلەبەکان لێ پرسم تۆتەوێبی بە چێڵێ ئەمەوە بن بە مرور چکە باوکی مرورە یەکێترێڵێ ئەمەوە بن بە سایق چکە باوکی سایقە باوکەکە چیەکە کوڕەکە ئەوە ئەکاتەوە ها زۆر جا مناڵی بچکۆلانە کە ئێمە نوێژەکەین ئێش خاولێدا خاو ئەڵێ منیش نوێژەکەم ینی سەیری دایک و باوکەکە دایک و باوکەکە چه هەڵسو کەوتێکیان بێ ئەوانش ئەوەکەن کەواتە پێویستە ئەم یاسایانەکە دانرێ یەکەم جا دایک و باوکەکە لە خۆیانە جێبەجێکەن ئەمجا مناڵەکان ئەمجا مناڵەکانی چاو لە ئەوەکەن من بڕاکە زۆر جاگەڵێ مەڵێم هەر هیچیش نەڵێن بە مناڵەکان کە ئەسڵ وایە هەفتەی جارێک ئێمە کۆبوونەوەی خێزانیمانە بێ بۆ پەروەدەی مناڵەکانمان بەڵام هەر هیچیش نەڵێن دایک و باوکەکە ئەو شتانەی ئەیانەوێ بیڵێن بە مناڵەکان خۆیان لە خۆیانە تەواویکەن ئیتر مناڵەکان پەروەدا بن ئەنجا مناڵەکان بەپێی تەمەن ئەرکە ئەدرێ بەسەریانێ بەپێی تەمەنەکەش ئەخرێنە ژێر من ویستم پرسیاری ئەوە بکەم ئایا کەسێکمان هەیە لە ناو خێزانە بچێتە دەرەوەی یاسا یاخود یاسا هەمویان ئەگرێتەوە مەسەلەن مناڵی بچووکمان هەیە تازە پێگا 6 ساڵ 7 ساڵ 8 ساڵ ینی تەماحی تایە شەڕەنجێژی تایە دەگری پێکەنێ شەڕەکان نازەم چی ئەمانش پێویستیان بەوەیە سیستەم کرێن و بچنە ناو یاساکەەوە یاخود ئەوانە خەرخۆیان ئۆتۆماتیکی لە دەرەوەی یاسان یاساکە ماڵۆ دایانێ ئەبێ دادپەروەرانە بێ مناڵێکی 4 ساڵ ناتوانێت ژوورەکەی خۆی پاکاتەوە ڕێکی خات کە بە دادپەروانانە یاساکە دانا چی بۆ بچووکەکانە چی بۆ گەورەکانە چۆن خۆمان نەڵێن ئیشە بچووکان بۆ بچووکان ئیشە گەورەکان بۆ گەورەکان ئەوانیش بە هەمان شێوە ئەبێ دادپەروەرانە بێ و ئەو مناڵێکە کەژ و قاشەکە یا وەڕکەنە یا بڵێن قاچەیە بە ئەرزا و ئەقی ژێنێ ئەمە کەوێتەوە سەر پەروەردەی دایکەکە چەند توانیوێتی ئەمە بە ئاسۆیی بە ستونی بەرز بووتەوە جوڵەکەی دایکەکە توانێت ڕێککاتەوە هەر بە ئیش بەسەرادان فێری ئەرک و بەرپرسیارەتیە بێ پێی ئەڵێ مناڵە بچووکە ئەم پەرداخە بەرە بۆ موبەخەکە بەڵام نەیشکێنی جای دۆم پێڵێتۆڵێ بەڵام نەیشکێنی جاری سێمەر ئاوای کرد خۆی تێگەشتووە ڵێ بەڵام نەیشکێنی کەواتە دایکەکە ئەتوانێ هەر لە مناڵ ئێمە بۆچی مناڵمان یا مناڵ مەخەرەوە یا کە مناڵی خستەوە ئەبێ بەدەمیۆبی بە تایبەت بە ئەم ڕۆژەکە بە لە هەموو لایەکۆکو تاڵی جاڵجاڵەکە مناڵ ڕاکێشتێک جاران کەی مادەی هۆشبەر هەبوو جاران کەی باوکو دایکە خراە خەڵوەتگەی پیری جاران کەی مناڵ جۆرێ تەسەڕوفەیەکە ئێستا ئیکەن مەسا جاران خێزان گەورەتریش بوو نەنک و باڵغتریش بوون جارووا بوو بام و جارووا خاڵکی تیا بوو ئێستا لەگەڵ ئەوەشا کە کەمیشە بەڵام قورسترە ڕاست ئەبێ ئەم دایک و باوکە زۆر هۆشیار بن زۆر وریا بن چۆن پەروەردەیانەکەن ئەگەر لە بناغەوە پەروەردەیەکی جوانی نەکەی جا من هەموو جار دەڵێ مەڵێم وەکو چۆن فەرشێک ڕۆژی چینێکە خەیتە سەری لێ دەیە تا بگرێ ئەبێ هەفتەی جارێک لەگەڵ ئەم ناڵانە دانیشی پەروەردەیەکی بنەڕەتیان هەبێ کاتێ پەروەردەیەکی بنەڕەتیان هەبوو ئەساسەن باش بوو ئیتر کاتێکە گەشتە تەمەنی مڕاهقی تۆ خەمنیە چکە لە تەمەنی مڕایقا مناڵ هیچی لێوە ناگرێت هیچ لێوە ناگرێت لە دایک و باوک وەرناگرێت کە خۆی بە گەورەتر دەزانێ خۆی بە مهمتر ئەزانێ لەبەرەوە ئەو کاتەکە چوت تەمەنی مڕایقی کە تۆ لە یەکەم جارەوە تاوەکو 15 ساڵ 16 ساڵ بنەڕەتێکی باشی پەروەردە هەبوو ئەو کاتە مناڵەکە ئیشی ئەینێری بۆ مەکتەبێکی تێکەڵاو خەمنیە پەروەردەیەکی جوانە کردووە ئەینێری بۆ مەکتەبێکی ئەهلی ئەینێری ینی خەمنیە کە ئەچێت دەرەوە بەڵام کاتێک کە پەروەردە نەکردبوو هەر لە یەکەم جارەوە هەوڵە نەیاوە ئەو کاتەکە ئەچووشە دەرەوە خەمتە ینی ماوسە مریەم ئەو کاتی کە ئەگەر ئاوا بە مناڵی مناڵێکە پەروەردە کرد
ئەوە ئەو ئەمر و نەهیانەی تۆ ئەو پەروەردەیی تۆ جێبەجێەکە بەڵام چ کاتی جێبەجێ ناکات ئەمە شارەکەوێتەوە سەر دایک و باوکەکە ئەستوکۆتی دایک و باوکەکە مامەڵەیان چۆنە لەگەڵ مناڵەکە کاتێکە دایک و باوکەکە بە خراپی بە هەڵا بڵێن فەرمانەکانی ئەدات ئەو کاتە مناڵەکە بەگوێی ناکە بە هەڵا ئەم فەرمانەکانی داوە زۆر جار لە فەرمان و یاساکە دەرەچێت بەهۆی ئەوەیە کە دایکەکە نەیزانیوە یا فەرمانی دایک و باوکەکە ناتەندروست بووە ئەمیش بەگوێی ناکە بڵێن بۆ نمونە یان خۆ زۆر جار مناڵ خۆی ئینکار و شەڕەنگێز نییە یا خۆی ئینکار و کە لە ڕق نییە دایک و باوکەکە وایان کردو کە نەیتوانی و ئەمە منەڵێم مناڵ هەر هەڵەیەکی کرد نابێ محاسبەی مناڵەکە بکەیت محاسبەی خۆت بکە تۆ خۆت کەم و کوڕی هەیە خۆت کەم و کوڕی هەیە لە پەروەدا بۆیە ئەوی ژوایە ئێستا بۆ نمونە دایکێگەڵێ بڕۆ جلەکانت داکەنە ئەوەی پاکە بیخەرە ناو تاکەکەەوەی پیسە بیخەرە لای جلشۆرەکە بڕۆ گۆریەکان و پشۆرە نێنوکەکان بکە کتێبەکان بخەرە ناو جانتاکە و بیبەرە جێگەی خۆی دوو سێشت لە سەرەکەڵێ مناڵی داما و نازانێت چی وت بەگوێی ناکە لەم کاتا یاقیە بێ یەکێکی تر فەرمانی ناڕوون بۆی ڕوون ناکاتەوە ئەڵێ کە چین بۆ بڵێن ئەڵێ بۆ نمونە چین بۆ ماڵی شلێرخان با ناوی یەکێ بەرم لەوێ شەرمەزارم نەکەی تم مناڵیش نازانێت شەرمەزاری ناکات چییە ئەمە ئێوێ ئەم دایکە بڵێ لە تەنیشتی خۆم دانیشە و عاقڵ و ژیر دانیشە و بێدەنگ بە نەچی دەستکاری بچی دەستکاری ژووری نووسنەکەیان بکەیت و کەلوپەلەکان تێک دەیت ئەم ئەوێ وا بڵێ بەس بۆی ڕوون ناکاتەوە من ئەمە بە چاوی خۆم بینیوە دایک و باوکەکە هاتوون بۆ دیێنی ماڵەکە دایک و باوکەکە کەوتون بە دەمەتەقا و مناڵەکە دیار نەما کاتێکیان زانی و چۆتە ژووری نووسنی کوڕەکەیانەوە کاتە کامێرەی زوم هەبووە چۆتە ناو تاکەکەەوە کامێرەکەی دەرێناوە پێشەکەی مشکان و دەی دوایە بە دوایە ئەگەڕێن لەوەی کە تاکەکەی داخستەوە گویان لە هەناسەیتون بووە زانیوانە لەویایە ئەمە خەتای مناڵەکە نییە ئەبێ پێشتر ئەمەی لەگەڵا کردوە یان بۆ نمونە ئەچێتە بازار ئەڕات بۆ بازار کەس نیە مناڵەکەی لادانێ ئەبێ بیبا لەگەڵ خۆیان ئێوە دیقەتتان داوە بینیوتانە لە بازارڕە ئەم مناڵە بە دوای ئەم دایکە ئەگریە و فرمێز کەمووی تێکەڵ بووە و ئەم دایکە ڕای ئەکێشە و ئەم مناڵە بەسە زمانە ناچار لێی تووڕابێ لێدا بێ لە ماڵەوە چی یاسام هەیە پێش ئەوە بچین بۆ بازار کوڕەکەم کچەکەم لە بازار یەک شتێ بۆ کڕم ئەگەر داوای دوانە کرد یەکەکەش بۆ ناکڕم لەگەڵ جاریوە هەیە هەر ئەو مناڵەکە لە بازارە بڕاستی زۆر جار لە بێتواناییەتی ینی مانووە بێت چکۆ مناڵ تەحملی ئەو هەموو هاتوچۆ و گەڕان و هینەی نییە لە ناو بازارە هیلاکە بێ گریانەکەی هیلاکیەکەیەتی بازجار نەکەری هەتا داوا ئەوە ئەتوانێت نەیبا بەڵام بۆ داواکردنی شتەکە ئەمەە ئەڵێ ئەوم بۆ بکڕە بکڕە ئەبێ لە ماڵە ڕێکەوتنی لەگەڵا بکەیت تۆ یاسایەکە هەیە ئەم یاسا بۆ داناوم من ئاوام یەک شت بۆ کڕم ئەگەر داوای دوانە کرد بۆ ناکڕم ئەگەر لەگەڵ یان ڕێکەوتی ئەوش بیری ئەو ڕێکەوتنی هەیە داوای یەک شتەکە بەس مامەسا یەک بمبورە هەر پەیوەست بەم بابەتی جەنابتەوە تەمان ئەبێ بیر لەوە بکەینەوە بزانین ئێمە یاسامان هەیە لە ماڵەوە بەڵام چێ چاودێری یاساکە چێ حاکمە لە ماڵەوە چونکە ئەوەی کە جەنابەت باسەکەی ئەو ئەرکە پیرۆزانە تەوزی ئەوێ بەڕاستی لە بینی دایک و باوکە و من وا تەسەورەکەم کە ئەرچی دایک لێرە قورسترە نەک ینی باوک ینی زۆر جار ئەوەی لە یاساکانە پرسێتەوە تەنانەت ئەویشتە مناڵەکە خاتە سەر یاساکە ینی زۆرینەی ڕەنگە بە بۆچوونی من وابێ نازانم ئایا حاکم دایکە لەوەیە یا باوکە یا هەردووچان بەیەکەوە یەک خاڵما بوو لەسەر ئەوەی پێشوو باش زۆر جار فەرمانی دایکەکە پرسیاریە پێڵێ ناچی بۆ حەمام ناڵەکەشەڵێ ناجارە تااقەتم نییە سەرپێچیەکە ئەمە خاڵی ئەوەی کەوتوان بۆچی سەرپێچیەکە زۆر جار سەرپێچیەکە ئەڵێ کاتیەوە نییە کە دەرسەکە بنووسیتەوەڵێ نا دوای دراماکە نایکات تۆ پرسیاری لێ ئەوش بە پرسیارەکە جواب بەڵام بۆ ئەوەی جەنابە ئێمە کاتێک کە یاسامان داناوە ئەبێ بیش نووسرێتەوە دایکی وهەیە زۆر بە ئەتەکێتە ئەم یاسایە لەسەر فلیپ چارتێک یا لەسەر مقەبایەکی سپی هێناوێتی چوارگۆشەی کردو بێجگە ئەوەی نووسینەکە بە ڕسمیش دروستی کردووە بۆ نمونە نوێژە لە کاتی خۆیان ئەوێ بڵێ
دەنگ بەرز مەکەرەوە سەوتێکی داناوە زەڕبێکی لێداوە یا ئەڵێ شتەکەی دەستێکە بۆ فڕەدانە بیکەرە ناو تەنەکەی خۆڵەکەەوە ئەمە بە ڕسمێکی کردو بە ماڵەکە هەڵی واسیوە کەواتە ئەبێ یاساکە یەکەم جار بنووسێتەوە کە نووسرایەوە لە شوێنێکە هەڵی واسی مناڵە بچووکەکانی ژێبین و گەورەکەش ئەیبینێ ئیتر تۆ یاساکە داناوە لەبەر ئەوە کاتێککە ئەڵێن مناڵ یاساکان جێبەجێەکە ئەبێ ئەم نووسینەوەش ئەرێنی بێت نەک ئەوەی کە هەڕەشە ئامێز بێت و ئەبێ ئەمەی کە نووسی و تەتەوە لە پێشەوە گرنگی بدەی بە پاداش ئەمجا نەک سزا بڵێن بۆ نمونە ئەڵێ تا دەرسەکانی نەنووسیتەوە ئەگەر دەرسەکانی نەنووسی بێتەوە من ناهێڵم نە سەیری ئایپاد نە تەلەڤیزیۆن نە موبایل بکەیت ئەمە هەڕەشەیە ئەمە ئەوێ بڵێ ئەگەر دەرسەکان و نووسیەوە ئەو کاتە سەی تەلەڤیزیۆن یا ئایپاد یا موبایلەکە ئەمە پاداش یا ئەڵێ بەدەنگی بەرز مەقەیژێنە دەنگە بەرز مەکەرەوە لە جیاتی ئەوە بڵێت بچێتە لایە دەسێ بخاتە سەرشانی پێی بڵێ لە ماڵی ئێمە یاساکەمان ئەبێ بە ئارامیەوە قسە بکەی ئازیزەکەم ئەبێ زۆر ئارامبی یاسای ماڵی ئێمە وایە ئەمەیان بەگوێیەکە یا ئەڵێ کەلوپەلی یاریەکانە پرش و بڵاو مەکەرەوە لە جیاتی ئەوە بڵێت دوای یاریکردنەکە کەلوپەلی یاریەکان کۆکەرەوە بیخەرە ناو سەبەتەکەوە کەواتە ئەبێ لە پێشە بە پاداش دەست پێ بکەی نەک هەڕەشە کەواتە ئەو کاتە ئیتر نە دایک و باوکی ئەوێ سەرۆکی یاساکە بێ نا مناڵەکانیش هەر یەکە ڕۆژانە لە بری ئەوەی دایکەکە بڵێ من نەموت پێم وتی نەموت لە بری ئەوانە خۆی مناڵ کێشەی ڕەفتاری هەیە تێبینی و سەرنجی زۆر جار پەرش و بڵاوە شتەکەی لە بیرەچێتەوە لە جیاتی ئەم پەرش و بڵاویە ئەتوانێ دایکەکە ئاوا بینوسێتەوە لە شوێنێکە هەڵیە واسێ و ئەمجا مناڵەکان یەکەیەکە ئەتوانن کە ئەمەی کە نووسراوەتەوە بیبینن یا هەرێکە لە ژووری خۆیان داینێ کاتێککە ئەیبین هەرێکە بە پێی یاساکە شتەکان جێبەجێەکە مامۆستا ئەمان بەدەست من نییە ئەبێ دیسان ئەلێرەوە قەتعاتکەمەوە چووکە ناوبڕێک و ڕێکلامە ڕوە دوای دێنەوە خزمەتت بەڕێزی لە خزمەت بەڵە خۆشویستانە چینە ناوبڕێک و دوایی بەردەوامە بین. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمانە هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەست بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە. شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە. پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە ئەویش بە دابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو و ئاوی زەمزەم بە چەند شێوازێک لەگەڵ ئەوانشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت. لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە. ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عتار یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە. کۆمپانیای کاروانی مەدینە کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە
ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تا بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوە کاتێ و هەر شۆنێک لێ بنی خۆش دەرەچێت. چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە. ڕەمەزان لە ڕیکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریان ناکەوی. باش دایگەنی ساڵەسم. کوڕم هەسەوابان نییە. پارشێو ناکەم. بەڕۆژیت بەڵێ بەڕۆژم. ڕەمەزان وەک ڕکلامەکان بێت یاخو ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیا کۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەرگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکات. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک، دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا، فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ، کەمترین دەنگی هەیە و دەگرمانە، ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارەبا کار دەکات. دەبڵ واتەر پەمپە، بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. کاشۆ بەرهەمێکی خانەدانە، تایبەت بەخوان و چێشتخانە، چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە، ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عازیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە، بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس بیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج ببن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێت لەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست ببێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچکار بەرزە. لە یەکادا هەم جلەکانت بۆ شووا و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرج و لۆچیان ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆڵ. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ. ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین. بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن، بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین. ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین. خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە. شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە نەخۆشخانی بەخشینین، لای ئێمە دڵنیاتری. کاشۆ بەرهەمێکی خانەدانە، تایبەت بەخوان و چێشتخانە، چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە.
بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە بەڵێ خۆشەویستان هەر لەگەڵ ئێوەی بەڕێز بەردەوامین لە بەرنامەی سی و گەوهەر لە گفتوگویەکی زۆر خۆشابووین لەگەڵ مامۆستا مەریەمە. مامۆستا دڵنیام لەوەی کە تۆش زۆر حەزەکەی لە ئێستا گوێ لە دەنجی قورئان بێ بە مامۆستا گۆران چەند ئاەتێکمان لە قورئانی پیرۆز بۆ بخوێنێ و دوایی لەگەڵ جەنابیشتا هەر بەردەوام ببین. فەرموو مامۆستا گۆران. بسم الله الرحمن الرحيم وقل رب أدخلني مدخل صدق وأخرجني مخرج صدق وأخرجني مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا وقل جاء الحق وزاق الباطل إن الباطل كان زهوقا وقل جاء الحق وزاق الباطل إن الباطل كان زهوقا وقل جاء الحق وزاق الباطل إن الباطل كان زهوقا وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا وقل جاء الحق وزاق الباطل إن الباطل كان زهوقا وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين
وإذا مسه الشر كان يئوسا وإذا أنعمنا على الإنسان أعرض ونأى بجانبه وإذا مسه الشر كان يئوسا وإذا أنعمنا على الإنسان أعرض ونأى بجانبه وإذا مسه الشر كان يئوسا صدق الله العظيم. خی گەورە پاداش دەست خۆش بیاخوا. مامۆستا مەریەم ئێمە باسی یاسامان کرد لە ماڵەوە بەڵام یاسامان هەیە یاسای توندە یاسایکی تون و تیژە یاساکیش هەیە ئەوە نەمەرین و نەرمە بۆ نابسێنێ ئێمە چ جۆرە یاسایەکمان هەبێت لە ناو ماڵە باشە خۆی یاساکە کەوتم بە پێی ماڵ و یا بە پێی خێزانەکە جیاوازە زانێک کە مناڵەکەی چی لەگەڵا بەکار بێنێت و ئەم ناڵە چ هەست و کەوتێکی هەیە ئێمە ئەبێ یاساکە چۆنەڵێ وەسەتێت وەرگێت لەگەڵ تەبع و تەمەنی مناڵەکە بگونجێ مناڵی وا هەیە حەڕووکە زۆر مناڵی واش هەیە هەر بە تەبعی خۆی سە من لە مەکتەب لامە دانیش لەو شوێنە ئیتر جوڵەی لێوە نایە هەشمانە هەر ئاوا ئەبێ چاو لەسەری بێ هەر لەگەڵ چاو لەسەر لابر لە مناڵەکانی ترەیە کەواتە ئەمە ئەبێ ئەم یاسایەکە دایانی هەردوو لایەن بگرێتەوە بەڵام تونوتیژی نابێت لە یاسا بکرێت بە هیچ شێوەیە مناڵ نابێت تونوتیژی لەگەڵا بکەیت ئێمە خۆمان نتوانین مناڵەکان چۆن بەرمەجاکەین چۆن لەسەر ئەم یاسایانە بەرمەجیانەکەین وە مێشکی مناڵ وەکو کۆمپیوتەر وایە بەڕاستی ئەو زانیاریانەی کە وەریەگرێت جیایە کاتەوە و شیە کاتەوە کە جیای کردەوە شی کردەوە دوایە ئەنجامی کۆتایی ئەو ڕەفتاری کە وەری گرتووە ئەیداتەوە ئەوەی کە وەری گرتووە پێی دراوە وەرگیراوە ئەیداتەوە دیوی دەرەوەی کۆمپیوتەرەکە ئەی ئێمەی دایک و باوک ئەم کۆمپیوتەرەمان کە هەمانە ئەم ناڵەکە وەکو کۆمپیوتەرە ئێمە چۆن زانیاری هەڵە نەدەین بە ئەم ناڵانەمان زانیاریە کە هەڵەتە یان ناڕوونە یان دوور و درێژە هیلاکەرە یان ئاڵۆزە چۆن ئەمانە نەدەین بە مناڵەکانمان کاتێک کە ئەمانە دا بە مناڵەکان ئەوەی کە ئیداتەوە دوای ئەوە کە لە ئەنجامی وەرگرتن و شیکردنەوەکەی ئەیداتەوە سێکەی هەڵەیتیایە ئەوە ئێمەین هەڵەمان کردو بە مناڵەکانمان مناڵەکانمان ئێمە وامان لێ کردووە کە تونوتیشتر بێ نەیتوانیوە ئەوە کە ئێمە ئەو نەبە شێوەیەک وا هەست و کەوتمان لەگەڵا کردوون زانیاری هەڵەمان پێداون ئەوەش کە لە هەست و کەوتەکان ئەیبین هەڵەن کەواتە ئەم هەڵانەی دایک و باوک جان بابەتێکمەیە لەسەر هەڵەکانی دایک و باوک لە پەروەردەی مناڵان ئێمە زۆر جار بە هەڵە لە دڵسۆزیشمان بۆ مناڵەکان زۆر ئەوەش نییە کە یانی بڵێن وڵا ئەمە هەروە ئەیڵین لە دڵسۆزیمان بۆ مناڵەکان بە هەڵە پەروەردەیانەکەین دێ ئەم مناڵە کاتێکە ئەم کۆمپیوتەرە ئێمەین بەرمەجەیەکەین لەسەر یاساکان یاساکانیش ئەبێ وابێ گشتگیر بێ هەمویان بگرێتەوە وا کە ئەڵین ئەبێ ماڵ یاسای هەبێ ماڵ خۆ پۆلیسخانە نییە مناڵەکەش تاوانبار بێ ماڵ ئەبێ کاتێک کە ئەڵین فەرمانەکانە کات فەرمانەکان ئەبێ بە شێوەیەک بێ ئێمە مەسافەی پەروەردەیمان هەیە نیو مەتەر با مناڵەکە لێت و دوور بێ کە قسەی بۆکەی ئەم خۆشەویستی ئەم دایکە ئەڕوا بۆ ئەو مناڵە و لە هی مناڵەکەش ئەگەڕێتەوە وێرم پێوتێ مەسافەی پەروەردەی کاتێک کە ئەم مەسافەیە لەگەڵا بەکارێناو بە نەرمونیانی و لەسەر خۆی وتمن یاساکانیش هەمووی بە پێی مناڵەکە نووسیوەتەوە پیشانیشدا ڕۆژانە هەر یەکێک لەمانە وای لێ ڕاهێنانی پێەکەی ڕایەت لەسەری ئیتر دوایە تۆ پێویست ناکات مامۆستا هەر سەبارەت بەو یاسایی جەنابەت باسیەکەی ئێمە شتێکمان هەیە پێگوترێ فێرکردنی مناڵ و لەگەڵ عیبادەتە چۆن عیبادەتەکانی فێرکردن چونکە ئەمە زۆر گرنگە چونکە گەر نەزانینەوەی کە جەناب دەڵێ هەڵە
پەروەردەیکەین کاکشێخ مناڵەکەی تر کە ڕووی وەرچەرخاند و لە دین دوورکەوتەوە بە ئاسانی نایەتەوە بەڵام دایک و باوک چۆن وا بکە کە عیبادەت لای مناڵ خۆشەویست کە وا بکە کە بێنێتە سەر ئەوەی کە فێری عیبادەتەکان بێ ئەمەش بابەتێکی مهمە سە بڵێن ڕۆژەی ڕەمەزان ئێستا دووشت هەیە بێمە لە یەکی جیا بکەینەوە زۆر لێکردن هەیە فەرمان پێکردنیش هەیە دووشتی جیاواز ئەبێ ئێمە مناڵ زۆری لێ نەکەین بە ڕۆژوو بێ بەڵام فەرمانی پێ بکەین کە بە ڕۆژوو بێ کاتێک کە فەرمانی پێکرد سێری مناڵەکە ئاکەی هەیە 2 ساعت دەتوانێت هەیە 3 ساعت دەتوانێت هەیە تا نیوەڕۆ ئەتوانێت هەیە تا عەسەر دەتوانێت هەیە ڕۆژەکە باتە سەر کە ڕۆژەکەی بردە سەر مکافەئەی بکە پاداشتی بکە ئەمە زۆر دڵی پێخۆشە ئێوارە لەسەر سفرەکە داهانیشەیە کە ئەڵەی پاداش دەکەم مادام ئەم ڕۆژە بە ڕۆژووی مەهاندانێکە ئەم هاندانە وای لەیە کە عیبادەتەکەی لا خۆشەویست بێ ڕۆژووی ڕەمەزان بڕوا بکەم مناڵ زۆر باش لە شتیەکە بۆی ڕوونکەرەوە ئەم ڕۆژۆ بۆچی حکمەتی ڕۆژوو چییە بۆچی ئێمە ئەبێ دەستنوێژ بگرین بۆ ئەبێ نوێژ بکەین لەبەر چی باسی ئەندامەکانی خۆی بۆ بکە کە خی گەورەم ئەندامانی بۆ دروست کردووە کاتێک کە تۆ ئەمانە بۆ ڕوون کردەوە خۆشەویستی و گەورەی خی گەورە لە دڵیا دروست دەبێت و وای لێە پابند بێ بە نوێژەکانی وای لێە کە پابند بێ بە ڕۆژۆکەیەوە بەڵام هەر لە هەر شتێکیش کە ناتوانێ بیکە کاتێک کە ڕۆژوەکە ئەگرێڵێ ها ئەتوانی تۆ ڕۆژۆکە بگریکەواتە توانی ئەوەی تریش بکەیت تۆ گۆڕانێک لە مناڵەکەتە دروستەکەی و هەروەها دایکەکە لە ئەنجامی کاتی ڕۆژوەکە بۆی دەرەکەوێت کە ئەم مناڵەت چەندێ ئیرادەی بەهێزە مناڵێک دایکێک باسەکاڵێت تا سەعاتێکی مابوو بۆ بەربانگ توتی دایە تەواو ئەیشتێنم پێم نەماوە ناتوانم بۆ خۆی لیکەم ئەم دایکە سەری خستۆتە سەرڕانی چیرۆکێکی بۆ گێڕاوەتەوە 5 دقەی مابوو تێڵ سەبا بچین سفرەکەوتی سفرەیتی وتی ئێکە تەواو کاتی با ئەمە دایکەکە وای لێەکان ئەها ڕۆژەکە تەواو بوو ئەها خۆی ئێمە ئەگەر بڵێن بە برسێتی نامرێت دکتۆر کۆچەتان بان کردبوو باسی کردوتی گەشەی مناڵ ڕەمەزان نایوەسێنێ برسێتی نایوەسێنێ چکە گەشەی مناڵ لە نیوەی شەوە هۆرمۆنەکە دەرەدرێت کە گەشە بکە ئێمە جارانمان و تا 3 ڕۆژ ئینسان نەتوانێت بە خواردن نەخوا ئیتر شتێکی لێ بەسەری ئێستا لە بوومەلەرزەکەی تورکیا تا 7 ڕۆژیش مناڵ لەو ژێرا مابوو بە برسێتی نامرێ هیچی لێ نایە بەڵام ئەوەیە چۆن ڕایهێنی چۆن ڕایەنانی پێەکەی ڕاهێنان وەکو چۆن ئێستا بڵێن خی گەورە ساڵی جارێ ئەم خولە ناکاتەوە بۆ ئێمە بۆی ئێمە ڕابێن لەسەر ڕەمەزان دەی ئێمە ئەمەش وەکو خولێک وایە دایکەکە بەردەوام منەڵێم دایک ڕاهێنەرە پەرستارە ئێشگرە مڕەبیە مامۆسایە قوتابخانەیە دایک هەموو شتێکە دایک تا 14 ساڵ کوڕەکانیشە لای دایکیان دوای 14 ساڵە لە خۆ کوڕە ڕوا باوکی هەڵە بژێرێ کەواتە بناغەکە ئەرکەکە لەسەر دایکە چۆن ڕایەهێنێکە ئیبادەتەکانی لا خۆشەویستکە ئەم دایکە ئەم مانگی ڕەمەزانەوای لێ بکە نوێژەکانەکات لە پەنای خۆیان نوێژەکەی پێ بکە ئەم مانگە 10 ڕۆژی کە دوای ئەوە 10 ڕۆژی کە بخاتە سەری بڕوا بکە ئەو مناڵە دوایە معەزەبەکە نوێژێکی بچێت هەر ئەو نەچ ڕۆژەکە ڕاهێنانی پێکرد کەواتە دایکەکە ئەتوانێت ئەزێت بکێشێت ئەتوانێت ڕاهێنانی پێ بکە بۆی عیبادەتەکان بکە کاتێک کە دایکەکە سەیرەکە ئەم ناڵەیان ئیرادەی بەهێزە سەیرگایکیان زۆر کاڕۆیە ناتوانێت لە 2 ساعت زیاتر هەیە تا ئەسەر ئەزانێت کە ئەمە متمانی بەخۆی هەیە ئەمە ئیرادەی بەهێزە ئەمە سەبری هەیە ئەمە توانێت تووڕە نەبێ بەرگەی برسێتی بگرێ یان دایکەکە لە ئەنجامی ڕۆژوەکەش چەند شتێکی لە مناڵەکەی بۆ دەرەکەوێت معلوماتی بۆ دەرەکەوێت لە مناڵەکەی مامۆستا شتێک هەیە لە لای دایکان ئەویش حەنان و بەزەییە تا چەند مثلەن بۆن مناڵەکە هەڵمەستێنێت تخوا بۆ نوێژی بەیانی چونکە مانی خەوی خەوتووە و تخوا هەڵی مەستێنە و مێنێرە بۆ فڵان ئیژ وەڵی تخوا مناڵە و یعنی ئەو بەزەییە چۆن ئێمە وای لێ بکەین کە سوود بە مناڵەکە بگەێنێ و زیان لە یاساکانیش نەداوی یاسانێک کە جەنابەت زۆر تەشتی لە یەکەیتەوە ئێمە هەموو شتێک سنوور و زەوابتی خۆی هەیە ئەو دایکە کاتێکە لەسەر عیبادەتەکانە چکە ئێمە بمانێن مناڵێکی تەندروست پەروەردە بکەین و ئەخلاقێکی جوانی هەبێت و کە چووە دەرەوەژ نمونە بێت لە ناو مناڵەکانی تراوە کۆڵێ ئەلخولق و داوەتون سامیتە هیچی ناڵێ هەر بە خەڵسو و کەوتەکەی کە من ێستا باسی یاساکانەکەم هەر ئەم یاسانە ئینسان جوانەکات ئەتەکێتە بەڕاستی
ڕۆشنبیریە کاتێکم دایکەکە یاساکەی خۆی هەیە فێری ئەکا ئەڵێ با ئەچین بۆ ماڵی فلان کەس ئەگەر شتێکیان پێدای بڵێ سپاس دەکەم یا ئەم کەلیماتانە فێری مناڵەکەیەکە بێزەحمەت بەیشی تۆ ناشێ سپاس دەکەم بە ڕێزی ئەم کەلیماتانە ئەمانە یاسای ماڵەکەی دی مناڵەکە جوانەکات مناڵەکە ئەزانی کەمە لە ماڵێکە پەروەردەکراوە زۆر جوان پەروەردەکراوە مناڵەکە بە ئەتەکیەتە دەی ئەم سەبرا ئەم دایکە ئەم خۆشەویستی و حەنانەی ئەبێ ڕێگەی لێ نەگرێ بۆ پەرستشەکان ئەبێ لەگەڵ ئەوەشە بیر لێ بکاتەوە کاتی ئێستا هەڵیە سێنێ بۆ نوێژی بەیانی بە قسەیەکی خۆش قوربانێ بم ئەوە هەڵماسی کاتی نوێژە دووسێ جار بە هێواشی دەسە زانم هەڵماسێ دەستە دەمە باڵی یا شوێنێکی وەرە لەگەڵ خۆما من ئەدبم تاوەکو لای دەستێژەکە سەبری هەبێ بیر لەوە بکاتەوە کە قیامەتێکی هەبێ بچێتە بەهەشتەوە کە قیامەتێکی هەبێ کەسمان حەزمان لە عەزابە کەس حەزی لە عەزاب نییە بەڵام کاتێک کە لێرە یەک تۆز بۆی ڕوونەکاتەوە ئەگەر تۆ لێرە ئەمە بکەی خوای گەورە عەزاب نادات ئەگەر تۆ لێرە ڕۆژۆکە ئەەکەیت خوای گەورە پاداشەداتەوە ئەزانیم خوای گەورە دیاریەداتێ دیاری چیمەداتی دیارێکە چییە ئەڵێ دەی خوای گەورە هەر دوعایەکەی خوای گەورە لێ قبوڵەکەی تۆ دوعا بۆ دایک و باوکە ناکەی ئەنجا بەهەشت و پێبەخشێ زانی بەهەشت چۆنە ئەم دیاریانی بۆ باسەکەی مناڵەکە وای لەیەکە خۆشەویستی عیبادەتەکە لە دڵیا جێگیرە بێ کەواتە دایکەکە ئەبێ خۆی زەبت کا لەو کاتانە و هەروەها سەبرێکی باشی هەبێ کە هەڵناسی و زۆر جار هەڵناسم و چی و کات تۆزێکی کە هەڵەسمە بێ سەبرێکی باشی هەیە زۆر بە هێواشی و نەرمونیانی و لەسەر خۆی ئەمە بتوانێت کە مناڵەکەی لەسەر نوێژی بەیانی ڕابێنێ یا لەسەر نوێژەکانی تر وا وتمان یاساکە واکە پێت ئەڵێ کامە ڕێگە پێدراوە لە ماڵەکە کامە ڕێگە پێ نەدراوە کاتێ وتمان لەسەر فلێب چارتەکە یا لەسەر قەباکە ئەنووسێ کاتی نوێژ ئەگەر دایکەکە یەکسەر بانگی دای خۆی حازر کرد بۆ نوێژەکە مناڵەکەش چاولەوەکە کەواتەن دایک پێشەنگە باوک پێشەنگە ئەنجا وتمان ئەبێ ئەم شتانەیان بۆ ڕوون بکرێتەوە بڵێ ئەو شتێک کە ئێمە بڵێن ئەو شتێک کە نایکەین شتێک کە یاسا شکێنی بێ سزای هەیە ئەی سزاکە لە ژیانی ئینسانە هەموو مرۆڤێک کە سزا ئەدرێن وەکو شتەکانی دیوی دەرەوەی بازنەی خێزان کاتێک کە شتێکەکە سزا ئەدرێت ئەمیش سزای هەیە باشە لەگەڵ ئەمە پێوتێ ئەتەبێ بالثواب والعقاب باشە سزاکە بۆی لە قیامەت سزا نەدرێت ئەبێ بێت ئەمانە بکەیت بۆ ئەوەی کە پاداش وەرگری ئێمە ئەمانە ئەەکەین ئەو کاتە ئیبادەتەکە ڕۆژوەکە نوێژەکە لای مناڵەکە خۆشەویستە بێت زۆر باشە مامۆستا جەنابەت گفت و لفتن الحەمدوللا زۆر خۆشە و بابەتە خێزانەکانش بە خۆی سەرنجڕاکێشە بە چی بکەین کاتەکە ئێمە ئەوە نەبوو ئێمە زۆر سوپاس دەکەین هیواداری کە بتوانین لە کاتی دیکەشتا سوود زۆر لە تۆ وەربگرین چونکە بەتەکیید ئەوەی کە دایکێک ئەتوانێت بۆ خێزانێک بێڵێ ڕەنگە باوکێک بۆ ڕادەیە نەتوانێت بێڵێ سوپاس دەکەین و سوپاسیش بۆ مامۆستا گۆرانی خۆشەویست کە لە هەڵەبجەوە تەشریفی هێنابوو بەڵە خۆشەویستان ئەچینە ناوبڕێکی زۆر کورت دواتر لە بەشێکی دیکەی بەرنامەکە ئینشاءالله لەگەڵەوە خۆشەویست بەردەوام بین. بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاتری کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بەخوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە
بەڵێ کاک شێخ تەوەرێکی دیکەی گرنگمان هەیە خۆت زانی نەخۆشی شێرپەنجە بەداخەوە ئێستا وردە خەریکە لە هەرێمی کوردستانە بێ بە دیاردەیەک و تەنگ بە خەڵکی هەڵەچنێ ئەمانوێ ئەمڕۆ لەگەڵ دکتۆرێکی بەڕێز قسە لەسەر شێرپەنجە بکەین شێرپەنجە وەکو وتم ینی ئاماری مەسەلەن بۆ منە زۆر جار مەترسیدارمان پێڵەن لەگەڵ دکتۆری شاباسێکین بزین ئایا بەجددی ئەم دااتانێکە بڵاو بنەوە یاخود ئەم نەخۆشیە بۆ خۆی جێگای مەترسی یاخود لێ بترسین یاخود لەگەڵا مامەڵەیەکی ئاسایی بکەین خۆی شێرپەنجە جۆری زۆرە ئەوەی کە جناوی دکتۆر ئیمڕۆ باسیەکات هی لیمفەگرەکانە زیاتر و جنابی ئینشەڵا تیشکی زیاترە خەنە سەری بەڵام دیارە زۆر جار شتەکەش لە ڕووە ڕسمیەکان و زۆر جار ئیحسایەکان وەرناگرین ئێمە ئەگەر لە ڕووی سۆشیال میدیاوانە وەری بگرین بەڕاستیەوە بە دقیقی پێمان ناڵێک چەندێک ڕێژەکە زۆرەیە کەمە بەڵام حەزەکەین جنابی دکتۆر خۆی تەشریف دکتۆر جان فەرموو قسەی لەسەرەکەین. السلام عليكم السلام كابتن جان يا اخو بخير بيت زور بخير بيت دكتور جان سلامت بيت بخير بيت فرمو جنابت هاد ليرة زور سباس شيخ إبراهيم فرمو تو لا يسرو دكتور جان بخير بيت زور سباس كابتن جان بخير بيت يا اخو تدرسي باش اشكر سباس بخير دوره الحمد لله رجوع عبادتش قبول بين ان شاء الله رجوع عبادتي مولاي قبول بيت بخير بيت يا اخو طبعا دكتور بريار صباح پسپۆری نەخۆشەکانی خوێن و لیمفەگرەکان پێمان خۆش بوو لەم ڕۆیە لە دیداری گەوهەری دەهەمی ڕەمەزانە لە خزمەت یابین کاتوریان ئێمە پێمان خۆشە جنابتان تیشکێ بخەنە سەر ئەم نەخۆشیانەوە پسپۆرەکەی جنابتان و کاکە پەیوەندی برام شتێکی فەرموو کە ڕێژەکە ڕەنگە سەرەتان زۆر بێ لە کوردستانە حەزمان کرد لە ڕۆزانستێکەوە ئەو داتایانەی کە لای ئێوە هەیە ئایا سروشتی ینی ڕێژەی سەرەتان زیاد بکات یا کەم بکات یا هەر داتانە بۆ لەوە پێش بۆی خەڵک زۆر نیزانیوە چێنە سەرەتان زۆر یا ژینگە و خواردنەوەمانە کاریگەری لەم بابەتانەیە هەیە بەڵێ بەنای خوای بەخشندە و میهرەبان بەنسبەت نەخۆشی شێرپەنجەوە ڕاستە ئێمە ڕۆژانە لە کەناڵەکان لە سۆشیال میدیا لە خەڵکەوە ینی داتای جیاوازە بیستین لەم بارەیەوە بەنسبەت زیادکردن و کەمکردن بەڕاستی هەر وەک خۆشت فەرموود ئەوە لە ڕێگەی داتای ڕسمی و ئیحسائیاتەوە ئەبێ نەک هەروە ببینینی دیمەنێک لە خەستەخانەیەکە ئەو بڕیارە بدەین بەڵام بە دڵنیاییەوە بە شێوەیەکی گشتی لە جیهاندا ڕێژەی با بڵێن شێرپەنجە توانین بڵێن زیادی کردووە بە تایبەتی هەندێک جۆری شێرپەنجە بەڵام هەڵبەت کە کاتێک ئەو باس ئەکرێت کە ئەڵێ لە چاو جارانە ئایا کەمی کردووە زیای کردووە هەڵبەت بەشێکی بۆ گەڕێتەوە جاران با بڵێن لە وڵاتی خۆمانە سیستەمێکی وانە بۆ یان نەخۆشخانەیەکی وانە بووە کە نەخۆشخانی شێرپەنجەی لێ کۆ بێتەوە داتاکان بزانین ئەجنا بە دڵنیاییەوە لە جاران و لە چەندەها ساڵیش لەمە پێشا خەڵکیش کەمتر نەخۆشی شێرپەنجە هەبووە بە دڵنیاییەوە ژماری دانیشتوانی گۆی زەوی وەک باسەکرێت لە ساڵی 1800ەکانە پێم وابێ نەگەشتوە 1 ملیار بەڵام لە ئێستا 8 ملیار ژماری دانیشتوانی گۆی زەویە بە دڵنیاییەوە هەموو نەخۆشیەکان لە ناویشان نەخۆشی شێرپەنجە زیای کردو بەڵام فەرقەکە لە کوردستان لە وڵاتی خۆمان کوردستان عێراق ینی ئەوەیە کە بەهۆی ئەوەی کە توانای سیستەمی تەندروستیمان لەوە ئەچێ تا ئێستا وەکو پێویست نەبێ و باڵێن قەباری خەستەخانەکان بچووک بێ لەبەر ئەو ژمارەیە هەنێجار بەهۆی ئەوە وا دەرئەکەوێت کە زۆرە کە ئێمە لەوە چ سیستەمی تەندروستیمان بە باشی بەرگەی نەگرێت هەرچەنە هەوڵی باش دراوە لەو بوارەیە بەڵام هێشتا ماوێتی دکتۆر جان نەخۆشیەکە هەیە ئینکاری لێ ناکرێ و ناتوانین بڵین نییەوانە ڕاست چۆن مامەڵەیەکی ئاسایی لەگەڵا بکەین ینی ئەمە زۆر بۆ ئێمەنی نەخۆش ینی جارە نەکرێت بە فۆبیایکی گەورە ینی کۆمەلگا زۆر تۆقی لێ یا مەسەن ئەو کەسانی کە شێرپەنجە تووشی شێرپەنجە بن زۆر بێ ئەمەل نەبن ینی چۆن مامەڵەیەکی ئاسایی بکەین ینی ئەو نەخۆشیە فعلەن نەخۆشیی تا بڵێ بەترسیدارە یاخود
نەخۆشیی ئاسایی ئەویش ڕاست بۆ پێوی زانست لە هەموو بوارەکانە پێشکەوتنی بەرچاوی بەخۆیەوە بینیوە لە بواری پزیشکی و بە تایبەتی تریش لە بواری نەخۆشی شەرپەنجە هەم دەستنیشانکردن هەم چارەسەری پێشکەوتنی زۆر باشی بەخۆیەوە بینیوە ینی ئەگەر بەراوردی بکەین بە 20 ساڵ لەمە پێش یان 10 ساڵ لەمە پێش ئەتوانین بڵین چارەسەرەکان لە هەموو بارەکانی شەرپەنجە ینی پێشکەوتنی بەرچاوی بەخۆیەوە بینی و ئەمە ژوا ئەکات هەروەک تۆ فەرمووت پێویست بەوە نەکات کە کەسێک کە دەستنیشان ئەکرێت بە شێرپەنجە ئەو فۆبیا و ئەو ترسە زۆری بۆ دروست ببێت جا لە خۆی بێت کە سوکارەکەی بێت یا دەوروبەرەکەی بێت چونکە بۆ ئێمە زیاد لە 100 جۆری شێرپەنجەمان هەیە و ئەم شێرپەنجانە هەر یەکە و سروشتێکی تایبەتی خۆی هەیە هەر یەکە و بە جۆرێکە واتە شەرت نییە ئیتر کەسێک تووشی شێرپەنجە بوو دوو جۆری شێرپەنجە زۆر جیاوازن لە یەکتری خۆشببختانە چەنەها جۆری شەرپەنجەمان هەیە کە ئێستا بەمەرجێک زوو دەستنیشان بکرێت ئەتوانرێت چارەسەری تەواوی بۆ بکرێت بە جۆرێک کە نەخۆشەکە چاک ئەبێتەوە لە شێرپەنجە ئالەمەوەیە کە گرنگترین شت ئەتوانین بڵین لە مەسەلەی شێرپەنجەیە بریتە لە زوو تەشخیصکردن بەڵێ زوو دەستنیشانکردنی ئەویش لە ڕێگەی ئەو پشکنینە پێشوەختانەوە هەیە کە ڕۆژانە ینی لە ڕێگەی پزیشکەکانەوە لە ڕێگەی کەناڵەکان و سۆشیال میدیاکانەوە باسی لێوە ئەکرێت بۆ بە تایبەتی بۆ ئەو شێرپەنجانی کە زۆر بڵاوە لە هەموو کۆڵگاکانی جیهانە ئەگەر ئەم ڕێگایە بگیرێتە بەر پێم وابێن نەخۆشەکان زوو دەستنیشانەکرێت و چارەسەری تەواویشان ئەتوانێت بۆ بکرێت بەڵام هەموو جارێک گرفتەکەمان لە دواکەوتنی گەشتنی نەخۆشەکە بە شوێنی پێویستی خۆی کە ئەمە پرۆسی چارەسەرەکە قورسترەکە دکتۆر جان وا دابنین کەسێک کە ئێستا گوێی لە ئێمەیە شەرپەنجەی هەیە ئێتە چ جۆرێکی شەرپەنجە نازانمانی بەس شەرپەنجەی هەیە چۆن مامەڵەیەکی ئاسایی بکات چۆن نەترسێ چۆن بێئەمەل نەبێت چۆن وا بکات کە ئەگەر ئەمە دروست بێ ینی وا بکات کە شەرپەنجە تێپەڕێن هەیە و لە شەرپەنجە ئازاتر بێ لە ڤایرۆسە مەسەرەن بۆ منە بەهێزتر بێ ڕاستە هەڵبەت هەر لەو کاتەوەی کە هەمومان لەش ساغین ئەو ڕێگانی کە دەستنیشانکردنی پێشوەختە کە باس کراوە پێم وابێ بە تایبەتی کە هەنێک تەمەند تێ ئەپەڕێنین لەسەر و تەمەنی 40-50-60 جۆری شەرپەنجەکان جیاوازن ئەگەر هەوڵ بین ئەو پشکینە پێشوەختانە بکەین زۆر باشە یعنی ئاڵێمە قۆناغی پێش شێرپەنجێ جۆرێکە لە جۆرەکانی خۆپاراستن ئەگەر تعبیرەکە تەواو بێ ئەمە گرنگە بۆ هەمومان بۆی خوا نەخواستە ئەگەر تووشیش بووین لە قۆناغێکی پێشوەختەیە پێ بزانین دوای ئەوە زۆر گرنگە کاتێک ئەو کەسانە هەر نیشانەیەکیان لێ دەرەکەوێت بە زووترین کات سەردانی پزیشکە پسپۆرە جیاوازەکان بکەن چونکە زۆر جار کاتێک ئێمە نەخۆشەکان ئەگەنە لامەن باسی ئەوە ئەکەن کە چەند مانگێکە یان جارویان نزیکی ساڵە ئەم نیشانانیان هەیە و بەڵام پشتگویان خستووە ئەمانە بۆ باسەکەم بۆی کە گەشتە لای پزیشکەکە زۆر بە باشی بتوانێت چارەسەری بکە و زۆر هەڵبەت پرۆسەی پێوتنی دەستنیشانکردنی شەرپەنجە پرۆسەیەکی ئالۆزە کۆمەڵێک با بڵێن تیمێکی فرەکانی پسپۆری جیاوازی تیا ینی هەر لێک کەساکۆ نابێتەوە بۆ پێوتن و ئاگادارکردنەوەی کەسەکە و باشترە کە با بڵێن ئەم کەسە ڕاستەوخۆ پێبوترێت کەوا شێرپەنجەی هەیە بەڵام بە ڕێگەی خۆی و جۆری شەرپەنجەکەی بۆ ڕوون بکرێتەوە جۆری چارەسەرەکەی بۆ ڕوون بکرێتەوە و بەشێکی باش لەو جۆرانە بەڕاستی ئەتوانی تا ڕادێک نەخۆش دڵنیابینەوە کە چارەسەر زۆر باشە دکتۆر جان لەگەڵ جەنابەت بەردەوامە بین سەرک لە شێفە بەڕێزەکەدەم ئەوش بەشێکە لە بەرنامەکە دکتۆر جان یارمەتیمانە دەیت فەرموزستان خۆش چیمان بۆ دروستەکە و گەشتۆتە کوێ دکتۆر ئەمەش لە ڕەمەزانە بە خۆی گرنگە ینی خواردن و حەزێکی زۆری هەیە تایبەتی کە ئێستا کاتێکی کەمی ماوەی ئینسان ئەندازەیەک نەوسنە بێ ینی لە ڕەمەزان ڕاست شێف نەریمانی خۆشەویست ماندوو نەبی ئەو کاتە وتم تۆ جنینت زۆر لێ جوانە کە وەختێک دوورەکەویتەوە لە چەقۆ و لە جنینەکەی تر وازانی شتێک دیار نییە چیت کردووە گەشتی تێکوەڵا لە کۆتایی میشەڵە لە کۆتایی باشە بەس بە ئەم جارە لێرە دەست پێ بکەین لێرە دەست پێبین ئەمە مقبیلاتی ئازڵاتێ ئەمە ئەنشیلادە خواردنەکەی خوانە ینی خواردنەکە داوە تەخلیف کردووە بەڵێ مەکسیکیە مەکسیکی ئەمە خواردنە مەکسیکی تەخلیفت کردووە ئەو دوای چیدە نەفڕەوە چاڵێ ئێستا من بۆم زانی سەڵات هەیە ڕاستەوە باشە هێشتا ماوێتی ببیخیتە بە فڕنە ئامادە ئێستا ئەوەی کە ئامادەت کردووە ئێستا پێکاتەکەی
لە سەرتاوە پێم بڵێ چی و چیە تا ئەم لەحزەی سەرەوەی تا ئەم لەحزە پێکاتەکە بریتە لە مریشک لە پیاز هەروابێتەوە لەگەڵ داوە دەرمانە سەرەتا باش داوە دەرمانەکەی بیبەری سوورە ئیتون پاپریکایە زیرەیە ئۆریگانۆیە هەروابێتەوە زەنجەفیلە لەگە سیری هاڕەوە باشە تو ێستا سینیەکە داناوەشینێکی شوشە چیت لە ژێرەوە داناوە چیت لە ناوەڕاست داناوە چیت لە سەری سەرەوە داناوە ئەو مهم باش زۆر ڕاستی یەکێک پەمان ئەمە تەبان ئەمانەت ئەکێنە ناو سنگەکەەوە سنگەکە ئەکێن ناسنگەوە سووریەکەن لەگە سنگەکە کە سوورمان کردەوە نانێهێنین ئەم نانە سووریە نانە سووریەکە ڕائەخین سۆسێکی بۆ ئەگرینەوە سۆسەکە بریتێت وەزە لە ئارد کەرە هەندێک داوا دەرمانەی کێسا بە کارمان هێناوتم ئەو داوا دەرمانانی تێگەین ئەو سۆسی بۆ ئەگرینەوە لە ژێرا سۆسەکە ڕائەخین لە ژێرا سۆسەکە ڕاخین ئەینین پێکاتەکە ئەهێنین ئەو سنگ و تەماتە ئەو سنگ و پیاس وشتە ئەهێنین ئەکێنن ناو نانەکەەوە سۆسەکەی بۆ ڕاخین ئەوە لە ناودانەکە سۆسەکەی بۆ ڕاخین ئەیکێنە ناو نانەکەەوە سنگەکە ئەی پێچینەوەایی لولەکەین بەڵێ کە لولمان کرد سۆسێکی بەسەراکەین و زەئەدەن تۆزە پەنیر تلولەکەن ئەوە بەو شێوازە دائنین چەند لولەیەکە 2 3 4 5 6 دانێ 6 دانێ سەرەوەی چی بە چیدا سەرەوەی بە سۆسەکە و بە پەنیری مۆزارێلا باش ئەمە ئێستا تۆ خەریکی زەڵاتەیە خەریکی مقابلات خەریکی مقابلاتێکی سێوم بە قەبیلاتی سێو بەڵێ بەس بە تەنیا سێو بەس بە تەنیا سێو بەڵێ لەگەڵ مانوسە لەگەڵ گیراوەیەکی شەربەتە بەس تۆ دوو سێو تێناوە سێوی زەرد و سێوی سوور بەڵێ دەبێت ینی بەڵێ بێک ئەلوانەکەی شتێکی جوان دروستەکە ئەلوانێکی جوان دروستەکە ینی سێوەکان بەم شێوەیە جەنابەت قاشەکەین و بەڵێ سۆسەکە چییە؟ سۆسەکە مانوسە لەگەڵ شەربەتێکی فرێشە شەربەتی فرێش شەربەتی چی ئەبێت بۆ ئەوە؟ شەربەتی بۆ من هەر کەسەوە ئارەزوو منش هیوا ئەنەناس بەکارێن ئیوا پرتەقاڵ بەکارێنێن ئیوایە مەسەلەن زۆر شت بەکارێ زۆر کەواتە ئێمە ئێستا ئێوارە مقابلاتێکی شیری نەخۆی بەڵێ لەگەڵ زەڵاتێکی تریشە هەمانە ئەمەی کاکوڵەیە گەشت ئەمە بە تەمای برنجین برنجێکیش لێنین بەڵێ برنجێکیش لێ ئەنین لەگەڵ خواردنە ڕەسڵ ئەسفورەکەمانە لەگەڵ ڕەسڵ ئەسفورەکەمانە سەری چۆلەکەکە و بەڵێ ینی ئەوە وەکو شلە بەڵێ بەڵەوەکو شلەیەک ئەویش وەکو بڵێن برنج و شلەیەک باشە ئەم سەری چۆلەکەیە هەندێک وازان پێڵەن کفتەی نازانم زۆر کەس کفتەشی پێ ئەلە وایە بەس ئەمە ڕەسل ئەسفور ئەمە جیاوازە پێکات و شتەکەی باشە ئەمە چی و چییە ئێستا ئەمە قیمەمان هەیە قیمەیە لەگەڵ پیازە لەگەڵ کەمونە و زیرەیە و هەروازمی زیرەیە پاپریکایە لەگەڵ بیبەری سپی زائدەن کەبابە وەریگانۆشمان هەیە و زائدەن ڕۆزمێریشمان هەیە چۆنە جاترە بەکارنێنەوە ئەمڕۆ جاترمانی ئاخست جاترە زیاتر بۆ هینە بێت بۆ گەرمکتەوە بێت زۆر باشە دەستخۆش شێف نەریبان ئینشەڵات لە کۆتایە دێنەوە لات بزانین ڕازانەوەکە خۆی ڕازانەوەکە شێت خێر بێ سەر دکتۆر بڕیار بگەڕینەوە لای جنابتان پسپۆرەکەی جنابتان لە نەخۆشیەکانی خوێن و لیمفەگرەکان طبعاً جۆری سەرەتانی خوێن لەگەڵ لیمفەگرەکانەوە ئەزام جیاواز بێەوە بەس قسێکی شایع هەیە لەناو خەڵکاکەڵێن بە تایبەتی لیمفەگرەکانەوەی کە سەرەتانی لیمفەگرەکانە عیلاجی ئاسانترە و هەروەها هەرچەند دەرکەوتنی وازانم تەشخیصی تۆزە قورسرە بەڵام عیلاجەکەی ئاسانترە لە چاو هەندی سەرەتانی ترە وایە یان ناوکە بەنسبەت پسپۆرەکەی منەوە ئاماژە پێەیە ئەگەر باسی هەرچەند هەندێک نەخۆشی ناشێرپەنجەیش ئەگرێتەوە بەڵام ئێمە باسی شێرپەنجاکەین بە شێوەیەکی گشتی لە لای ئێمە شێرپەنجەی خوێنمان هەیە و شێرپەنجەی لیمفەگرەکانمان هەیە خۆشبەختانە توانم بڵێم ئەم دوو جۆرە شێرپەنجەیە با بڵێن کەمترن لە هەنێک جۆری شێرپەنجەی باوی تر وەکو شێرپەنجەی بەرگ و شێرپەنجەی پرۆستات و شێرپەنجەی سیەکان و بەو جۆرەیان شێرپەنجەی گەدە و ئەوانە ئەم دوو جۆرە شێرپەنجەیە کە ئەچێتە بواری پسپۆڕەکەی منەوە ژماریان کەمترە بەڵام بەریسەت پرسیارەکەی تۆ بەڵێ ئەگەر بینە سەر باسی ئەوەی کە ئایا شێرپەنجەی خوێن یا شێرپەنجەی لیمفەگرەکان کامیان چارەسەریان با بڵێن تا ڕادەیەک ئاسانترە بەڵێ شێرپەنجەی لیمفەگرەکان هەرچەند شێرپەنجەی لیمفەگرەکانیش چەنەها جۆری جیاوازی خۆی هەیە کە لە نێوان جۆرەکانیشە باشتر و هەنێ هەیە ینی با بڵێن ئەگەر تعبیرەکە تەواوی خراپترەیە کاتوگەن یەک کێشە لە شێرپەنجە هەیە ئەوی شەوەیە کە زۆربەی زۆری شێرپەنجەکانەوە ئەزانم چونکە ئازاری نییە بەشێکی زۆران بێژگەوەزم پەنکریاس ئازاری زۆرە بەڵێ ینی
کە دەست پێ ئەکات کەسەکە پێی نازانێت تا ئاچێتە دەرەجە 2-3 جاریوەشەیە ینی چۆن تەشخیصی شێرپەنجە بکرێت یان لەوە کە کەسەکە پشکنین بکات ئایا چی بکات بۆی زوو ئاگای لە خۆی بێت. ئێمە 3 جۆری شێرپەنجەمان هەیە شێرپەنجەی مەمک لە ئافرەتە شێرپەنجەی پرۆستات لە پیاوانە شێرپەنجەی سیەکان لە پیاو ئافرەتیشە شێرپەنجەی کۆڵۆن لە پیاو ئافرەتیشە باڵێنەوە بوو بە 4 جۆر ئەم 4 جۆرە کە لە باوترین جۆرەکانی شێرپەنجەن کە ژمارەیەکی زۆری خەڵکی لە جیهاندا تووشی ئەم جۆرانی شێرپەنجە ئەبن بە پشکنینی پێشوەختە بۆ من لە شێرپەنجەی مەمک لە ئافرەتە لە دوای تەمەنی 40 ساڵیەوە شێرپەنجەی سیەکان لەو کەسانەیە کە جگەرە کێشن کۆڵۆن لە پیاوە شێرپەنجەی کۆڵۆن پیاو ئافرەتیشە ئەوانی بەتایبەتی لە دوای تەمەنی 50 ساڵیەوە شێرپەنجەی پرۆستات بە هەمانشی دوای تەمەنی 50 ساڵیەوە بەرنمەیەکمان هەیە بۆ پشکنینی پێشوەختە ئەگەر ئەو لەبەر ئەو هۆکاری جەنابە باسی کرد کە بەشێکی زۆر لە شێرپەنجەکان و بەم جۆرانە شۆکە ئاماژەم پێەیە بە بێدەنگی و بەبێ ئازار گەشەکەن زۆر مهمە ئەم پشکنینانە بکرێت ئەژناوەک تۆڵی تا دوای بگاتە قۆناغێکی 3 یا 4 واتە قۆناغە مەترسیدارەکان ئەو کارە چارەسەرەکەی هەرچەندە خۆشبەختانە ئێستا چارەسەریشمان لەو قۆناغانەیە هەر هەیە بەڵام وەکۆنیە تا چەند نەجاحەت هێنێ ئەو قۆناغانە کارتۆری سە بڵین بۆ نمونە دەرەجەی 1 یان 2 لێکە کەشفە بێت شێرپەنجە دەرەکەوێت بەڵێ ئەو کەسانی کە دیقەتمانی ئەو کەسانی کە پشکنینی پێشوەختیان کردووە هەندێکیان لە قۆناغی یەکەمە یا بەلایانی کەم و هەندێک پشکنینی خۆی هەیە بۆ منە ئافرەت بۆ خۆی ئەکا زۆر جار توانیمانە لە قۆناغی یەکەمە بە جۆری شێرپەنجەکە ئاسانیشە عیلاجەکەی بەڵێ زۆر ئاسانترەوە کولەوەی بچێتە قۆناغیشترەوە لەگەڵ ئەوەی کە کەسەکە هەستی بە نیشانەیە کرد زوو سەردانی پزیشک بکە خۆی پشتگوێ نەخە بەڵامی تر جاری وا هەیە ئەمە هەر لە کۆنتترۆلی خۆمانانی هەنێک شێرپەنجە هەیە پێی نازانێت کاک دکتۆر ئێمە ئێستا لە بانگی ڕەمەزانای ئەگەر ڕۆژوو ڕبتکەینەوە بەم اختصاسی جەنابتەوە ینی ڕۆژوو سوودبەخشە بە ئەو کەسانی کە چزانم ئەوەی کە شێرپەنجیان هەیە یاخود سەرەتای شێرپەنجیان بەسەنە هێشتا لێ دەرنەکەوتووە ینی دکتۆرێکی بەڕێزوتی ڕۆژوو زۆر کاریگەری گرنگی هەیە لەسەر خانەکان واتە بە جۆرە لە جۆرەکان خانەکان بەگەنجی هێڵێتەوە بابزانین ڕۆژوو چ کاریگەریەکی لەسەر شێرپەنجە هەیە بەریسبەت ڕۆژوە ئێستا لە جیهانە توێژینەوە ئەکرێت لەسەری کە ئەگەر بەم شێوە ڕۆژوەی کە بەم شێوە ڕۆژۆژ نەبێت کە لاینی پیرۆزی ئیسلامە هەیە بەوان خۆیان پێڵەن ڕۆژوی پشڕ مەسەلەن جیاوازە لەوەی ئەو خواردنی تیاابێ شتی تری تیاابێ بەڵام لە ئاخیرار مەبەستیان ڕۆژووە زۆر توێژینەوە ئەکرێت کە ئایا ڕۆژوو یا ڕۆژوی پشڕ بۆ منەوە ڕۆژوانی کە لە کاتی ڕۆژی سونەت بۆ منە ڕۆژانی دووشەمە و پێنجشەمە کە لە کاتە ئاسایەکانە ئەگیری ئەو ڕۆژوانی ترکە هەمانە زۆر توێژینەوە ئەکرێت بۆ ئەوەی کە ئایا کاریگەری چییە لەسەر نەخۆشی جیاوازەکان بۆ منە مەسلەی قەڵەوی و نەخۆشی شەکرە و نەخۆشی دڵ و ئەوانە بەڵام بەڕاستی ئەوەی تا ئێستا لە بواری شێرپەنجە کراوە ئەتوانین بڵین بەڵێ توێژینەوە کراوە باسیش لەوە ئەکات بەجۆی لە جۆرەکان لەوە ئەچێ ڕێگری بکە لە زۆر گەشەکردنی شێرپەنجە بەڵام هێشتا توێژنەوەی زیاترمان پێویستە لەم بوارەیە بۆ ئەوی تا ئەو بسەلمێنین کە ئایا ئەمە بەو شێوەیە یانە لە دوای ئەوە ئەگەر بەم بەبەسمان لەو کەسانە بێت کە توش بوون بە دڵنیاییەوە ئەتوانین بڵین ڕاست ئێمە وەکو پزیشک لایەنی جەستەیی کەسەکان چارەسەر ئەەکەین لە شێرپەنجەیە بەڵامەوەی کە دیقەتی ئەو نەخۆشانی کە چارەسەریانەکەین ئەوەندەی لایەنە دەرونیەکە باری دەرونیان کە ناسە قامگیرە ئەوەی ئەوە تەسیری لە خۆیان و دەوروبەرەکەشیانەکە ئەوەندە لایەنە جەستەیەەکە ئازارەکە ینی لەوە ئەچێ کاریگەریان تێنەکە بە دڵنیاییەوە هەمومان نەزانین ڕۆژ و عیبادەتەکان نوێش بەتایبەتی ئەو کەش و هەوایی کە لە مانگی ڕەمەزانە هەیە پارێکی دەرونی زۆر جێگیر بۆ ئەو کەسانە دروست ئەکات ینی زۆر بە ئاسایی ئەتوانین ئاسانی دیقەتی ئەوە بین کە ئەو کەسانی کە پابندن بە عیبادەتەکانەوە لە مانگی ڕەمەزان لە غێری مانگی ڕەمەزان و با بڵێن باری ئیمانیان جێگیر و بتەوە زۆر باشترە توان لە ڕووی دەرونیەوە ڕۆبەڕووی ئەم حاڵەتە ببنەوە ینی ئەمەش دیقەتمان ناوە ئەو حاڵەتە بۆیە ئەتوانین بڵێن تا ئێستا با بڵێن کاریگەریەکە زیاتر لە کاریگەریە دەرونیەکەیە کە ئەوە شتێکی مهمە بۆ نەخۆشانی شێرپەنجەیە کاک دکتۆر بە ئەوە دابنین ئێمە کەم تەرخەمین لە ئەوەی کە بچین
لە تاقیەکانە فاحس بکەین گرنگجی مەسەلەن بۆ منە بە تەندروستی خۆمان بدەین بەڵام دەمانەوێت خۆ بپارێزین لە شێرپەنجە ینی چۆن ئەوە بکەین ئەگەر کەسێکی تەمەڵ بین با بڵێن لەو ڕوانگەەوە کە زوو فەحس نەکەین یا خود با بڵێن ئەو هۆشیاریەمان نەبێ بەڵام پێمان خۆشە خۆشمان بپارێزین چۆن خۆمان بپارێزین بە پێچوانەوە تێگەشتنی لەناو خەڵکە هێوازان شێرپەنجە خۆپاراستن نییە لێ بەڵام هەمانە یعنی ئێمە WHO بە پێی ئامارەکانی خۆیان ئاماژە بەوەکە لە ساسی بۆ لە 150 هەموو جۆرەکانی شێرپەنجە بە جۆرێک لە جۆرەکان ئەتوانێت ڕێگەیان لێ بگیرێت ناتوانین بڵین لە 100% بەس تا ڕادەیەکی باش ڕێگەیان لێ بگیرێن و خۆمان لێ پارێزین یەکێک لەو ڕێگانی خۆپاراستن مەسەلەی جگەرە کێشان توانین بڵین یەکێکە لە هۆکارە زۆر باوەکانی شێرپەنجە هەر لە پێشترتریش و لە ئێستاشە کەواتە نێرگەلە شەکرێتەوە کەوتمان جگەرەکێشان بە دڵنیایی و نێرگەلە بە دڵنیاوەکو کاکشێغامەژەی پێیان نێرگەلە لەوە چێ خراپتریش بێ بەڵام لەبەر توێژینەوەکان لەسەر جگەرە تاریخێکی کۆنتری هەیە وەکو لە نێرگەلە وەکو ئەلەم جۆرە جگەرە کێشانەی ئێستا ناوی تریان وەرگرتووە بەداخەوە ینی بەڵام توێژینەوەکان لەسەر جگەرە زۆر کراوە بۆیە بۆتە هۆکارێکی دڵنیای شێرپەنجە ئەمە بەنسبەتی با بڵێن جگەرە کێشان و هاوشێوەکانەوە خواردنەوە ئەلکۆهۆلیەکان بە دڵنیاییەوە ئەویش بۆ هەنێک جۆری شێرپەنجە وەکو پەنکریاس و جگەر باسەکرێت کە بە دڵنیاییەوە دوورکەوتنەوە لیان مادە هۆشبەرەکان لەوە ئەچێ تا ئێستا بە حکمی ئەوەی لەوە پەیوەندی لەگەڵ شێرپەنجە زۆر توێژنووی لەسەر نەکراوە بۆیە زۆر باز ناکرێت ئەجنا بە دڵنیای ئەوانی زیانی خۆیانیان هەیە قەڵەوی و کێشی زۆر ئێستا بۆتە یەکێک لە هۆکارە باوەکانی شێرپەنجە بە نمونە شێرپەنجەی کۆڵۆن کە زۆر باسی لێوە ئەکرێ جۆری ئەو ژیانی کە ئێستا هەیە کە هەمومان نەگرێتەوە ئەمە زۆر دانیشتن و زۆر عینە جوڵان و وەرزش نەکردن ئەمەش وەکو هۆکاری باس ئەکرێت بە دڵنیایە و بەداخەوە ژینگە و هەوا کە ئەمەیانە نێجار لە کۆنتترۆلی خۆمانان نییە بە تایبەتی لەم وڵاتانەیە کە داتاکان باسی ئاماری مەترسیداری پیسبوونی هەواکەن کە بە دڵنیایە لە هەندێک جۆری شێرپەنجەیە دەوران هەبێت هەروەها هەندێک مادەی شیمیایی ئەوانی لە هەندێک کارگەی دیاری کراوە ئیشەکەن ئەوەش هەر ئەبێ ئەگونجێک هۆکارێک بێت خواردن بەڵێ خواردن با بڵێن بە ڕاستەوخۆ بە ناڕاستەوخۆ بە ڕاستەوخۆ بوو کە خواردنی ناتن دروست قەڵەوی دروستەکە قەڵەویش ئەگونجێ شێرپەنجە دروستکە بە شێویی ناڕاستەوخۆ هەرچەند ئەمەش توێژینەوەی زیاترێت بۆ سەلماندنی باز لەو مادانە ئەکرێت کە ئێستا لە خۆراکە بە تایبەتی خۆراکی ئامادەکرا و خۆراکی لە قوتوبی جیناتی تێکدراوە بەڵام بەڕاستی تا ئێستا ئەمە بە تەواوەتی نەسەلمێنراوە و پێویستی بە پشکنینی زیاترە بۆیە ناتوانین زۆر وەکو هۆکارێک باسی بکەین ئەتوانین بڵێن ئەمانە کۆمەڵی هۆکاری زۆر گرنگی توژبوون بە شێرپەنجەن هەر لە خواردنیشە گۆشتی سوور زۆر باسەکرێت ئێستا بە تایبەتی بۆ شێرپەنجەی کۆڵۆن کە ناڵێن نەخواردنی چونکە خۆراکێکی پێویستە بەڵام زۆر خواردنی ئەویش وەکو هۆکارێک ئێستا باسەکرێت بەسکاتونیان هەر وەزانم لە سەر و ئەمانەشەوە هەر شتێکی ڕاوەتە بۆی کە ئەڵێن سەبەبەکەی هەر معلوم نیە هێشتا هەر شێرپەنجە بۆی وتم WHO لە ساسی بۆ 50 هەموو نەوەکانی شێرپەنجە بەداخەوە نیوەی زیاتریشی لەوە چێ بڵێن تا ئێستا هۆکارەکەی نەزانراوە لە ناکایەکە ڕۆیان ئەو خانە سەرەتانیانەکە تۆ لە جستەیە ینی هەموو جستەیەک هەیەی دوایی ئەکتیڤە بەیاچی ڕاستە خۆی بەڕاستی ئێمە لە جستەیە ڕۆژانە نعمەتێکمان هەیە کە پێڵین کۆنداین بەرگری جستە کە بێوی خۆمان ئاگامان لێبێ هەم نایڵێت لاشەمان تووشی بەکتریا و ڤایرۆس و ئەم شتانە بێت هەم ئەرکێکی زۆر گرنگیان هەیە ینی کۆندای بەرگری تەنها ئەرکی ئەوە نییە دژی بەکتریا و ڤایرۆس ئەو خانە شێرپەنجەیانی کە دروست ئەبن ڕۆژانە لە لەشمانە خانی شێرپەنجەی ئێمە دروستە بێت لە ئەندام و ئەندامە جیاوازەکانە بەڵام ئەو کۆندانی بەرگری لەشمانە کۆنتترۆلیانەکات و ناڵێت بگات ئەوی بێ بە شێرپەنجە بەڵام تر بەوەی هەر خەلەلێکەوە خەلەلەکە لە دەرەوەی لاشی خۆمان بیان لەو لاشی خۆمانە بێت کە ئەم میکانیزمی باسمان کرد کێشەی تێکەوت بەداخەوە شێرپەنجەکە گەشاکە کاک دکتۆر ئەوەی کە باسەکرێ وا تێبینیەکەن کە جستەی ئینسان لە لەحزەی لاوازیە ئەم با بڵێن ڤایرۆسە هەر شتێکە پێوێرەوە سەرنجام جام نەخۆشی خاو ینی سیستەمی بەرگری ئەوەندە بەهێز نییە کە زۆرتر ینی مەقاومە بکە و نەهێڵە نەخۆش بکەوێ بەڵام پرسیارەکە وێ ئێمە بەچی بەچێ بڵێن سیستەمێک ئێمە ئەتوانین جستەمانەوە بەهێزکەین
حەقی قەدەری خوامان نییە کە تووشە بین بەڵام وابێ ینی دەستمان هەبێت لەوەی کە بەرگری بکەین نێڵین توش ببین نێڵین زوو توش ببین ڕێک بە پێچوانەوە کردەوەی ئەو هۆکارانی کە باسمان کرد دوکەوتنەوە لە جگەرە کێشان لە خواردنەوە کولیەکان هەڵبەت کەوتمان جگەرە کێشان جگەرە و هاوشێوەکانی وەرزشکردن دابەزینی کێش دوورکەوتنەوە لە گۆشتی سوور و زیاتر خواردن بەرەو سەوزە و میوە ببرێت بە دڵنیاییەوە بەنمونە باز لە بۆ نمونە شەرپەنجەی مەمک لە ئافرەتا باز لەوە ئەکرێت کە شیردان بە مناڵ هۆکارێکە لە هۆکارەکانی خۆپاراستن لە ئافرەتانە بۆ جۆرەکانی تریژە هۆکارانی باسمان کرد ژینگەکە بەداخەوەیان ئەتوانین بڵێن تا ڕادەیەک بەدەستی خۆمانیە بەڵێ لەوە چێ لە ڕووی هەندێک حاڵەتەوە لە بەدەست خۆمان بێ توانین گۆڕانکاریە بکەین لە شتەکەیە بەڵام ئەو ژینگانی کە ناو شارەکانە هەیە هەنێکی بەدەست خۆمان نییە ئەجینا پاکردنەوەی ژینگەژە توانین بڵێن هۆکارێکە بۆ هۆکارەکانی خۆپاراستن ئەمانە هەمووی کە ئاماژەم پێەیە ڕۆڵێکی گرنگیان هەیە لە بەهێزکردنی کۆندامی بەرگری جەستە بۆ دژایەتیکردن و شەڕکردن لەگەڵ خانە شەرپەنجەکە کاک دکتۆر ئێمە زۆر جار بەتابەتی ینی ئێمە زۆر خەیاڵمان لای خواردنە ینی وازانین هۆکاری هەرە بنەڕەتی بریتێ لە خواردن ینی باشە ینی ئەگەر ئەمە دروست بێ و ئەگەر ئەمە ڕاست بێ خواردن هۆکارێک بێ چ جۆرە خواردنێک زۆر کاریگەری بەوەیە کە ئینسان تووشی ئەو نەخۆشیە ببێەوە سەرنجام ینی بۆ کەسە بڵێن بڵێن کاکە تۆ تووشی سەرەتان بووی بەتابەتی ئەمە زۆر جار باسی معلەباتەکرێ باسی ئەو خواردنە ناکرێت کە لە قوتوو ئەندرێن ینی پێمان خۆشە بزانین ینی ئەگە خواردنێک هەیە ینی با بڵێن زۆر نزیکە لەوەی کە توش بکە کاریگەری لەسەر جەستە دروستکە و بەرە ئەو نەخۆشێت بە چ جۆرە خواردنێکە بەڵێ هەروەک ئاماژەمان پێیان ناکری هەموو هۆکارەکان لە خواردنی شاکۆ بکەینەوە ئێمە هەموو ئەو هۆکارانی کە باسم کرد ئەڵێ لە ساسی بۆ 50 شەرپەنجا دەوران هەیە و بەداخەوە نیوە یا زیاتریش نازانین هۆکارەکەی چێ بەڵام ئێمە ئەگەر تەرکیزکەینە سەر خواردن بە دڵنیاییەوە ئەوەی کە زۆر باسەکرێت ینی وەکو هۆکارێک چەسپێنراوە کە هۆکارە بۆ شێرپەنجە گۆشتی سوور لە بەرامبەر ئەوەی کە بوو پارێزێت میوە سەوزەکان ئەو خواردنانی کە فایبەر و باڵێن ڕیشاڵیان زۆر تایە هەموو شتانیتر کە باسەکرێت لە ئەو خواردنانی کە معلەبن با بڵێن خواردنی شیرینی یان سوورەوەکراوی زۆر بەڵێ سوورەوە با بڵێن زۆر بەکارهێنانی زەید بۆ سوورکردنەوە ئەمانە ئەتوانین بڵێن تا ئێستا ڕاستە خۆ باز نەکراوە بەڵام و کاکشێغەڵێ عامل مساعیدێکە بە دڵنیاییەوە بۆ نەخۆشیەکە بەڵام با بڵێن ڕاستە خۆ بیبەستینەوە بۆ ئەوە زیاتر پێویستی بە پشکنی هاوڵە توێژینەوەی زیاترە سپاس دەکەی دکتۆر کە ئەزێتمان نایەوە ئەمێوارە لەگەڵمانە بووی لە بەرنامەی سیگەوەر زۆر خۆشحاڵ بووینەوە زۆر سپاس دەکەین لەوەی کە وەڵامی پرسیارەکانی ناینەوە زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ کەناڵی پێیان زۆر پێ خۆشحاڵ بووم بەڵە خۆشەویستان ئەچینە ناو بڕێک دوایی بەردەوام بین لەگەڵ ئێوەوە بەرنامەی سیگەوهەر لەگەڵ ئێوەی خۆشەویستە هەر بەردەوام ببێ لەگەڵمانە بمێنەوە و دۆرمەکەونەوە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمان هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەست بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕەحمەتەوە شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە
پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عمرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە ئەویش بە دابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو و ئاوی زەمزەم بە چەند شێوازێک لەگەڵ ئەوانەشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عتار یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن ناوەندی سانە پێداویستی حەج و عومرە کۆمپانیای کاروانی مەدینە کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکە بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تا بکەیتەوە خۆی لەوە باشتر دەشوەکاتێ و هەر شۆنێک لێبنی خۆش دەرەچێت چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە ڕەمەزان لە ڕیکلامە ڕەمەزان لە ڕاستیە مناڵی ناسن درەنگە فریان ناکەویت باش دایگەنی ساڵەسم کوڕم هەسەوابان نییە پارشێو ناکەم ئەوە ڕۆژێت بەڵێ بە ڕۆژوو ڕەمەزان وەک ڕکلامەکان بێت یاخود ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیا کۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەربگرین تا 11 مانگی تر بەشمان بکات برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکات ئۆڤێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بەخوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە وەرە عازیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس بیورجێتت هەیە ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرچ ببن سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێت لەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست ببێت دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچکار بەرزە لەیەکادا هەم جلەکانت بۆ شووە و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆت ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵە خۆشەویستان لەو باوەڕام ئێوەش بزان ئێستا ئەم کاتە کاتی چ بڕگەیەکە یاخۆ دەمانەوە چی باسکەین هەمیشە کاکشێخی برام مەسلەیەکی هەیە بگەڕێنەوە بە مەسلەکانی ئەو یعنی مەرجعی مەسلەی ئێمە لە بەرنامەسی گەوهرە کاکشێخی برام کاکشێخ هەڵبەت ئەم بابەتانە زۆر خۆشن ینی ئەم مەسەلانە یاخود با بڵێ ئەم نمونانە هەمووی بسەبێت ئەوەی هەیە ینی لەو دیوەوە ئەزمون هەیە لەو دیوەوە با بڵم چاولێکردن هەیە لەو دیوە تربێتکردن هەیە با بەخۆشیش ینی ئەم وازانم ئەمڕۆ ئەم ئەوارەیە بابەتەکە بابەتێکی ئیمانیە تەمان ینی بەخۆشی هاوڕەکان کە بە یەکتریڵەوەڵا دەخوات جەوەکە جێوێکی ئیمانیە زۆر کەی من شتی بێ ئیمانی باسکرد جەوی ئیمانی زۆر جار بۆ خواردنەکانی ژەڵێن کاکە فڵان کەس وەرە خەمن نەبێت جەوەکە ئیمانیە ئیشاڵا بابەتێکی ئیمانیمان بۆ باسەکەوە نیە کاک پەیوەندیان تەمان مانگی ڕەمەزان هەموو جارە من باسەکەی نێمە لە بەرنامەکەوە زۆرترینی خەڵک چاوی لەوەیە کە بە تایبەتی هەژار و فەقیرەکان کە دەستی بگاتە دەوڵەمەنێک کە تۆزێ زەکاتی باتێکە سەرفیترەکەی باتێکە خێر و خێراتەکەی باتێ کە بەڕاستی زۆر گرنگە ئێمە لە دەوروبەری خۆمان من کە زەکاتێکم هەیە بگەڕێم بسانم کام ماڵە فەقیرە بیەم بەو ماڵە یعنی بەڕاستی زەکات لە کۆڵی خۆمان نەکەینەوە نەزانین چۆنەین بە خەڵک ینی بزانین چۆن ئەی بەخشی زۆر جار مناڵەکەت فێر بکەی کە ئەم پارەیە ئەم عەلاگە خواردنە ئەبم بۆ فڵانە ماڵ با مناڵەکەش فێر ببێت بەڕاستی جا حەزەکەم بەسەرهاتێکی زۆر گەورە هەیە کە لە سەدەی شەشەمی کۆچیان ڕوویاوە زانا و خواناسێکی زۆر گەورە عالمێکی زۆر گەورە لە بەغا هەبوو کە محەدیث بۆ ئەهلی حەدیث بۆ کە تاڵوتی کوڕی عەبادی سیرەفیە ڕەحمەتی خوای لێبێت محەدیثی بەغا بۆ یەکێک بە لە عالمە گەورەکانی بەغا ئەم زانایشتێکی زۆر زۆر جوانمان بۆ باسەکە جا نەزانم بە پێوە بیگەڕنەوەدا با هەرزووی خۆت چۆن ئاسوودەی ئاوا بەدابنیشین باش بەس مادەم وایە وەرە ئێرە با شوێنەکە باش بوو باشە نا جەنابە دەبێت چی تاوێ یا الله بەس پێ بکەینەوە فەرمووە طبعا ئەم زانا گەورەیە ئەم محەدیثە گەورە کە ئەهلی حەدیث بووە کە تاڵوتی کوڕی عەبادە ئەفەرمێ شەوێکیان خەوتە بووم کە خەوتە بووم خەوێکم بینی خەوەکە زۆر سەیر و بەلام و بانگە کردم ئەی تاڵوتی کوڕی عەباد وەڵامی لێ قەوماوەکە بدەرەوە بچۆ بەدەمیەوە ئەغیث المەلهوف بچۆ بەدەم ئەو کەسەوە کە یا ئەجیب المەلهوف جوابی ئەو کەسە بەرەوە کە هاوارەکات و کە هاوارەکاتە خوای گەورە تۆ بڕۆ بەدەمیەوە ئەڵێ منیش لەم نیوەشەوە خوایە خەبەرم بوویەوە بچم بەدەم چیەوەیسە خۆشاری بەغا شارێکی گەورە و بۆ کێ بڕۆم ئەڵێ وتم هیچ نییە خێوێکە بینیومە و جامە لە کتێبەکانی خۆیان باسیەکاڵێ خەوتمەوە کە خەوتمەوە جاری دووهەم عینەن شتاتەوە خەوموتی دەنگێک و پێیوتم بڕۆ فریای ئەو لێ قۆماوەکەوە ئەڵێ ئیتر منیش جاری دووهەم هەڵساموتم بەخوا فایدەی نیە با دوور کە عەدنیێش بکەم بزانم ئەم خەوەم ئەگەر سێبارە بوویە ئەوە ڕاست ئەگەر سێبارە نەبوویە وای چاڵە دوور کە عەدنیێژم کرد و ئەوە نەم خەوە هاو لەسەر بەرماڵەکە خەمتر خەوم لێکەوتەوە کە خەوتم پێیوتم هەمان خەو هەمان دەنگ هاتەوە وتی بڕۆ فریای ئەو کەسە بکەوە ئەڵێ وتم منیش بیرم بوو وتم باشە بچم بۆ کێ ئاخر لە کێ فریا بکەم وتی سواری ئەسپەکەت بە لە شاری بەغا جڵاوەکەی بۆ شل بکە لە کوێوەستا لە ئەخیری بەغا ئا لەو شوێنە بگەڕێ ئەی دۆزیتەوە پیاوەی کە داوای لە خوا کردۆ فریاکەوێت ئەی دۆزیتەوە ئەڵێ ئەمیش هەڵسا و کەوتە ڕێ ئەڵێ دەرچووم لە بەغا دەرچووم ڕۆشتمە شوێنێک سەیرەکەم مزگەوتێکی لێ یەک تەنها مزگەوت بەس لە شاری بەغا دەرچوومە دەرەوە بە تەواوەتی کە چوومە مزگەوتەکە سەیرەکەم مزگەوتێکی داڕوخا و دەنگێکی کزۆڵ لە ناو مزگەوتەکەیەتە دەرەوە بەس لایەکی ڕووخاب و لایەکی مابوو ئەڵە منیش خۆم کرد بە ناو مزگەوتەکە ئەمەنە تاریک بوو
کابرا منی هەست پێ نەکرد بەڵام من زانیم دەنگێکەیە تارماییەک لە پێشەوە هەبوو دوعاە کردو پارا لە دوایەوە دانیشتم و هیچم نەوت کە دانیشتم کۆم بۆ دوعاکانی گرت دەنگی بەرز کرد خۆی فریام کەوە خۆی گیان ئەوە دوعاە کرد ئەڵێ منیش سەلامێکم کرد ئیتر تا بۆ حاڵە هەستی بە من کرد چوومە پێشەوە و دانیشتم لایە وتم ئەوە تۆ چیتە لە ئەم مزگەوتە داڕوخاوە و لەم کەناری بەغا و لەم شوێنە ئەپاڕیتەوە لەخوا وتی وەڵاهی من پیاوێکم و زۆر محتاجم زۆر پێویستم بە خواردنە خۆم بەرگە ئەگرم 3 دانە ڕۆژە نەخۆم نە مناڵەکانم 3 کچم هەیە کەسمان هیچمان نەخواردووە خۆم ئەتوانم بەرگە بگرم ڕۆژ زیاتریش بەڵام بەڕاستی کچێکی بچووکم هەیە ئەم شەو ئێتە تەواو پاڕایەتی باوکە زۆر برسیمە توانام نەما بەرگە ناگرم ئێتە منیش بەڕاستی هیچ شتێکم شک نەبر مزگەوت نەبێت و بێمە ماڵی خوا توعا بکەم ئەڵێ منیش تەمعاً کە ڕۆشتم زانیم کەسێکی لێ قەوماوە ئەم نیدایە بۆ کەسێکی لێ قەوماوە 100 دیناری ئەو کاتی خۆمم هەڵگرت دیناری ئەو کاتە لەگەڵ خۆما بردم ئەڵێ مشتم وەڵاهی دەی من فلانە عالمی بەخام فلان محەدیسم کە ئەهلی حەدیسم وەڵاهی 3 دانەجار لە خەوا منیان ڕاچڵەکاندەوە هەڵیان ساندوم خوای گەورە منی بە خەبەر هێناوە تا ئەم پارەیە بۆ تۆ بێنم ئەمە 100 دینارەکەیە و بیشم ناسە من بەیانی لە فلان شوێن دەوامەکەم چی ترێ پێویست بوو وەرە بۆ لای من هەر کاتێ پێویستێ بوو وەرە بۆ لای من پارەتەیەمی هەر پێویستێکی مناڵەکانە هەبوو منە دەمێ ئەوشتی بەڕاستی مامەسا من هەستم ناکرد حەزم نەکردم قسێت کرد ئەڵێ وتم بۆ وتی من خوایەک لە نیوەی شەوە عالمێکی بەغا هەڵسێنێت 3 جار نێڵێ بخەوێ بینێرێتە لای من تاوەکو پارەم بۆ بێنێت توخوا بێم داوا لە تۆ بکەم جارێتر ئەمە کەی تێگەیشتنە لە ئیمان و لە عەقیدە و لە داواکردن لەخوا من ڕێگەی خۆم تێک نایەم بەخوا جا بەڕاستی ئەم بەسەرهاتە ئەومان پێڵێ کاک پەیوەند ئێمە زۆر جار یعنی لە عالەمی ئەسبابە غەرق بووین ئەزانی ئێمە یعنی دۆگمای هین بووین عالەمی ئەسباب بووین ئیسا ئەڵێن ئللا من فڵانەشت نەکەم پارەم دەست ناکەوێت ئللا ڕووپامایی بۆ فڵان کەس نەکەم نابێت پارەم دەست ناکەوێت لە کاتێکە خوا زۆر نمونەی قورئانیمان بۆ هێنێتەوە کە لە عالەمی ئەسباب بەدەرە نەکەر ئەسبابیتیانە بەڵکو عەکسی ئەسبابە ئاخر ئیبراهیم ئاگر نایسووتێنێ بۆ ئاگر بیسووتێنێ خۆ ئاو نەکراوە بە ئاگرەکە هەر ئاگرە و ناشی سووتێنێ کەواتە ئێمە ئەوە بزانین کە خوا کەویستی لەسەر بوو بەس عەبدێت تەوەکولەکەی مهم بێت تەوەکولە پشت بەستنەکەی بەخوا زۆر قایم بێت خوا ئەسبابی بۆ لابات زۆر ڕاستە شێخی برام منیش نەزیلەیەکی کورت هەیە لەسەر هەر بۆ ئەوەی بابەتەکەی جەنابەت ینی کامڵکە بابەتەکە زۆر جوان بوو چونکە شتێکی تیا بوو ناوی مزگەوت بوو مزگەوت شوێنێکی زۆر گرنگە باسەکرێ کە کەسێک هەڵبەت لە سەردەمەکانی پێشوو کەسێک زۆر خۆی بە ئەم زانستە ئاینیانە و خەریکە کات و وەکو فەقێ ئەخوێنێت و وەردەوەردە پێ ئەگا و ئەم ئیلمانەش چاران ئاوا بەمش وەکو ئێستا نەبوو ئەبووە تۆ لە تەمەنێکی گەورەوە دەست پێ بکەیت کە وەختێک ئیلمەکانت دەخوێن تەمەنە زۆر هەڵەکشا دەبووی بە سەرەن 45-50 ساڵ ینی ئەمەل کەمە بەوە لە بەردەم تا جا ئاب کەسە کە بیرەکاتەوە ئەو ماوە دوور و درێژە خەریکی عیلم و زانست بووە تەمەنی هەڵکشا و ئێستا خەریکە ئەمەل لە بەردەمیان نەمێنێ بیر لەوە کاتەوە کە چی بکا باشە بیر لەوە کاتەوە نامەیەک بۆ خوا بنووسێ ئەم بابەتە زۆر جێڕدراوەتەوە تەوان نامەکە کە ئەنووسێ تێ ئەنووسێ خۆیان چی مەوێ خێزانێکی باشمەوێ ماڵێکی باشمەوێ نازەم ئەوە ئەیکا بەڕەچەتەیەک و نامەیەکەوە ئەینێرە بۆ خۆی پەروەردگار بەڵام بیرەکاتەوە باشە لەکوێ بینێرانی بیبا بۆ کوێ ینی چۆن بگاتە خۆی پەروەردگار بۆیە بیرەکاتەوە مزگەوت ماڵی خوایە جا ئەلێرایمە بەستمە مزگەوت ماڵی خوایە بۆیە ئەی با بۆ مزگەوت و لەسەر بانی مزگەوت بزانای خاتە ژێر شتێک لەسەر درەختێکی مزگەوتەکە لەسەر درەخت بێ یاخودەی خاتە سەربانی مزگەوتەکە هەر شتێک بۆیە بەجێ هێڵە ئەو بێخەبەر ئەڕاتەوە بۆ شوێنی خۆی و بەڵام وەختێک کە پاشای ئەو شارە بەناو شارەکە گەڕێ قەدەری خواوایە با هەڵەکە یا هەر بە هەر وەسیلەیە کە خۆی پەروەردگاری کا بە وەسیلە نامەکە گاتە ئەو نامەکە
ئەچێتە بەردەم و بەرقاچی ئەو بۆیە کە هەڵێگرێتەوە سەیرەکە نامەیەک بەخوای گەورە نووسراوە و داواکاری تایە بەوە ئەزانێت کە نامەکە هاتۆ بۆ لای ئەو ئەبێ ئەو جێبەجێکە واتە خوای گەورە ئەوی ڕاستپاردووە بۆ جێبەجێکردنی ئەو داواکاریە بۆیە کەسەکە ئەدۆزنەوە و ئەیهێنن پاشە پێڵێ ئەو نامەی کە نرد بەخوای گەورە گەشت بەخوای گەورە و خوای گەورە منی ڕاستپاردووە بۆ ئەوەی کە بەسەرهاتێکی واقعیە ڕوویاوە جوانە زۆر جوانە وەکو هەر بەسەراتێکی ترکە ئینسان بێ ئەمەل نەبێ و هەروەها خوای پەروەردگار لە شوێنەکە فریای ئینسانەکە وەکم خۆت تەسەوەری ناکەیت ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە لطفی ئیلاهی و بەدەمەوەبوونی خوا بۆ بەندەکانی بە لە حەزاتەی بینین کاک پەیوەندی لە هەموو چرکە ساتێکە بەس یەکێک لە ناوە جوانەکانی خوای گەورە یا لەطیف لطف چۆنە لطف هەموو جارێ پیشانە نایە کە لطفی نواندووە بەرامبرت لە یەک جاران لە 100 جارە پیشانتەیە ئەم یەک جارەش بۆیە پیشانتەیە هەتا بزانی کە خوا ئەو بۆ فریاد کەوتووە یعنی لە هەموو قۆناغەکانی ژیانتا زۆر جار منم چیرۆک و بەسەراتم گێڕاوەتەوە کاکوێن دەگەر کاتمان ماوە با باسی بکەم زۆر باشە سەرێک ئەبێ لە شەفەکە بینەوە دوایی دوعاکانی جەنابیشت ئینشاءڵڵا ئەم بەسەراتە زۆر جار هەر لە پەیام چەند جارێک گێڕاومەتەوە یعنی من لە خەستەخانە لە عەمەلیاتە نەخۆشێکمان بۆ هات نەخۆشەکە پیاوێکی فەقیری منطقەی شارەزور بوو خەڵکی دەیەک بوو لە دیەکانی شارەزور وتی هاتووم ئەم عەمەلیاتە بکەم تامان بۆ لای دکتۆرێک هاتبوو ناوی هیچ دکتۆرەکان نابم ئەو دکتۆرە لەو کاتەیە و ئێستاشی لەسەر بێت لە خەستەخانەی حکوومیە ئیشی ناکرد لە ئەهلیە ئیشیە کرد و پارەیەکی ینی قرس ئەویش پارەکەی نەبوو بەڕاستی کە لەو خەستەخانە بەناوبانگەیە ئەو عەمەلیاتە بکە ئیتر وتویان پارەی ئەوم نییە و وتویان جا وەڵاهی لە حکوومیە نایکە لە بەرەو دەستی ناکەوێت هاتوو بەلای دکتۆرێکی تر کە وەکو ئەو ناوبانگی نییە وتوی خوایە یەک قسەی کرد جا من لە عەمەلیاتە ئەم پیاوە لەو ئەو ستافی کە لەگەڵمان بوو لە عەمەلیات ئاگداری وەزان یەک قسەی زۆر جوانی کردوتی من ئەڵێم خوایە تۆ وەکیلی منی تۆ وەکیلی منی من خۆم ماوەتە دەست و خۆم نایەمە دەست ئەحمە و مەحموو فڵان دکتۆر و فیسار دکتۆر من تۆ شیفا بەخشی بۆ من لەبەرەوە کە وەختی دەست کرا بە عەمەلیاتەکە کاک پەیوەند وەڵڵاهی 3 دانە مانگ بوو ئەو دکتۆرە نهاتوو بۆ عەمەلیات بەلای ئێمە چکە هەر ناهاو ئیشی لەوێ نەبوو کە هات یەکسەر داوای جلی کرد و دەستی شۆر دەست شۆردنی یعنی کە خۆی حەزرەکە بۆ عەمەلیاتەکەم یەکسەر ئێمە 6 ساڵی عەمەلیاتمان هەیە لەم 6 ساڵە تەمەنم ڕووداوە پێش 15 ساڵ پێش سەر ڕوویاوە وتی یەکسەر ڕووی کردە ئەو ساڵیان کە ساڵی 3 بوو یەکسەر هات لەوێ دەستی کرد بە وتی فڵانە کەس نەکەی با ئەو ئیشە لەگەڵ توا بکەم دەستی کرد بە عەمەلیاتەکە لەگەڵیا من لەو کاتا وردە بیرم کەوتوتم ئەرە باشە جەماعەت خۆ ئەم پیاوە نەیوت من تومە خوایە تۆ وەکیلی منم برا فڵانە کەس چووم دەستم نەکەوی سەهاتوم بەلای ئەو تیان بەرە وەڵڵا دەیوتی وتم بالی پرسین عەمەلیاتەکەی تەواو کرد هەموو ئیشەکەی بۆ کرد وتم فڵانە کەس چۆن هاتیم ڕۆ بۆ ئێرە وتی بۆ وتم وەڵڵاهی ئەم پیاوشتی کوێوی تۆ ویستی بێ بۆ لای تۆ وتێتی لە ئەهلیە ئیشەکەم پارەی ئەهلیم نییە وتی وەڵڵاهی خوا ناردومی تومان چۆن وتی لە بازار ڕابووم هەر لە خۆ لە خەیاڵ یام تۆ بۆ نەچم سەر لە جەماعەت بم 3 مانگ جار هەیە سە بە 6 ساڵی سنایە بەلامانە هەر نایە ئیشی ئەوەی نییە مەبەستم چییە دوایتم وەڵڵاهی ئەم پیاو ئاوا هاتووە جا خوا چەند بێمنەتە لە ئیشی عەبدەکانی کە بزان خوا ئەم ئیشەی بۆ کردوونیان ناکاک پەیوەند هەموو ئیشەکانمان برایانی بەڕێز خوشکانی بەڕێز هەرچی ئیشی ئەمە یکەین لە ژیانی ڕۆژانەمانە ئاوا خوا ئیکا تەرتیبیەکە بێمنەت شێلەوەی بزانێ کە خوا کردوێتی چۆن ئەم پیاوە ئەم دکتۆری کە خۆی داوای کردووە یا وەکیل ئەوم بۆ بنێری یا وەکیل ئەم عیلاجم بۆ بکەی هەر ئەو کەسەی بۆ نارکە خۆی ویست بچێ بۆ لای بێ ئەوەی بزانێ کە ئەو ناردوێتی و بێ ئەوەی بزانێ ئەو عەمەلیاتەکەی بۆ کردووە چۆتە دەرەوە لە دەرەوە ئەو نازانێ ئەم پیاوە هاتووە ڕۆشت و تەوا هەروازانێ و دکتۆری کە بەیانی بۆی کردووە ئێستاش نازانێت مەگەراوە لەم بەرنامەیە ما بزانێت کە ئەو عەمەلیاتەکەی بوو جا لەبەرەوە کاک پەیوەند ئێمە خوا هەموو ئیشەکانمان بۆ کات و لە سەدی ئیشەکانمان هەر هەمووی نهێنیە بە دەگمەن لە 1000 ئیشا یەک جار خوا ئیشارەتی ئەنێرێ کە ڕەنگە لی تێبگەن ڕەنگە لی تێ نەگەین کامە خوا ناردی بێمنەت شێلەوەی کە پێی بزانیاننا کاک شێخ وازان وردە نزیکی دوعاکانە بینەوە وا بێ سەرێکیش
لە شێف ناریمان بینەوە بزانین لە لەگەڵ بچم بۆ لای هذا فراق بيني وبين باشە نە ئەم جاریان لەگەڵمانە بە دوایی تۆ تەشریف بەرە بۆ فەرمو. كان نريمان خاطر بخير بينه. السلام عليكم. سلام ستشا بخير بينه ستشا. شيف نريمان. خوا خوات با دست خوش به. شتێکی جوانێ کردووە بەڵام زۆر مەشغوڵ و مشەوەشی ینی چکە ئێواران کاتی بەربانگەی تر بردەوە دەبەرە و کۆتای ڕێن ئەوێ تۆزێ دەست بێت بکەین بەڕاستی. باشە باسێکی زەڵاتەکەمان بۆ بکە. بزانم چی دروست کردو بۆ ئەمە زەڵاتێکی عادیە زۆر زەڵاتێکی ئەحتیادیە ئەحتیادیە شتێکی دروستە و شتێکی زۆر خۆشیشە ئەمە کەلەرمی سوورە کەلەرمی سپیە نعنایە تخیارە هەرابێتەوە تورە لەگە تەماتەیە. باشە شێف نەریمان تۆ ئەگەر بێتە پێشەوە بێ زەحمەت بە گلەیمان لێ نەکەن بینەرانی خۆشەویست تۆ بەپێی خواردنەکە زەڵاتە دروستەکە یاخود زەڵاتار بۆ خۆی سەربەخۆی و جیاوازە مەسەلەن بۆن منە ئەگەر خواردنێکی کاکشێخ خواردنەکە سووک بێ و زەڵاتێکی بەسیتیشی بۆ دروستکە یاگەر خواردنەکە قورس بێ زەڵاتێکی سوشی بۆ دروستکە بێ ئەگەر خواردنەکە قورس بێ زەڵاتێکی سووکی بۆ دروستکە ئەگەر سووک بێ دانیش قورسی بۆ زەڵات من مەبەستمەوە بوو تۆ بەپێی خواردنەکە زەڵاتە دروستکە یا زەڵاتە بۆ خۆی جیاواز بەپێی خواردنەکە دروستەکەم بەپێی خواردنەکە شێف نەریمان شێفە بێ خواردن بۆ چێژ دروستکە یا بۆ تەندروستی دروستکە بۆ سەحەت ینی ئەمە ڕەنگە تۆزێک جیاواز بێ جاری وایە خواردنێک زۆر خۆشە بەڵام ڕەنگە زیانی بۆ تەندروستی ئێستا ئێمە ئەبێ چۆن بیرکەینەوە ینی با بڵێن بە تایبەتی شێفەکان شێف ینی ڕعایەتی ئەوە کە خواردنەکان بە چێژ بێ هەم بۆ تەندروستی بێت ئەبێ شێفەکە ڕێزمەگەر شێف بێت ئەبێ هەم تەندروست بێت خواردنەکەی هەم بە چێژیش بێت بەس جاروە هەم دیکۆریشی تەڵەب جاروە تەڵەبی کەسەکە واکە تۆ بەپی تەڵەبی ئەو کەسە خواردنەکە ئامادە بکە کاکوێنی زۆر سەحی نەبێ یا زۆر باش نەبێت بەڵام مەجبورەکە بە تایبەتی ینی تەبان خواردنیش بەتەچیش هونەرێکی زۆر گەورەیە ینی ئینسان ئەگەر نەزانێت چۆن ئەخوا بەتەچی تووشی کێشا بێ خۆی تووشی کێشاکە لەبەر چی لەبەر ئەوەی خواردنیش ئەبێ ینی هونەرەکەی ئەوەی بزانی چۆنەی خۆی لەگەڵ چیای خۆی واروها چۆن دەست پێەکەی چۆن بەردەوامە بی ینی خواردن هەیە تێگەشی زۆر توونە مەسەرەن بۆ منە خواردن هەیە زۆر شیرینە خواردنە ینی ئەبێ ئەمانەش بزانی کە چۆن سوودیان لێوەرەگری زیادە ڕۆیی ناکەی لە بەکارهێنانیان شێف نەریمان ئێسامە خواردنەکە تەواو ئێستا دروست بووە تقریبا تەبەرە تاوبوون چێسا بەس برنجەکەمان ما برنجەکەش ئەمە چیەکە نەریمان ئەم شکۆلادە ئەمە شکۆلادە ئەمە خواردنێکی مەکسیکیە باشە تۆ ئێستا گەر تەوێ پێشکەشی کەی ئەبێ بیبڕیت بەڵێ ئەبێ ئێستا بوون منە ئەمە هی بڕیت ئەوە دوو مەسەناتوان لە ناوەڕاستیە بیبڕیت ئەوە لە ناوەڕاستە بیبڕیت ئیتر کەگیرێک لێ یا بابڵە ناتوانانی ئەمای بیبرێت هەر شێوەیە حەز چۆن حەز لێ خۆ چۆن حەزەکەی ئەوە توانین بیبرێت ئەمە لە هێلکە ڕۆنیشە چێ زانی لە زۆر شتەشی ئەمە زۆر کەسەڵی پاستا زۆر کەسەڵی لە زانیە لە زۆر شتەشێ بەڵێ دەست خۆش بیاخوا وەکو وتمان ئەمڕۆمە بەتەچیت باندووبی خواردنەکانی تر برنجەکەت و برنجەکە ماوە لەگەڵ ڕاست سوورەکە یانی سەری چوە لەگەڵمان ئەو دوانش ئێستا ئامادە بوو ئێستا ئامادە نەسا بەر ئامادە بۆ ڕازانەوە زۆر باشە کاتەکەی من تەواو بۆ بچم بەتەشێت تۆ تەشریف بەرە خۆت ئامادە بکە بەژەوە تۆزێک لەگەڵ شێف نەریمان ئامێنمەوە ئینشاڵڵا بۆ دوعاکانی تۆش ئێمەش دەست بەرزەکەین و ئینشاڵڵا بۆی خوای گەورە ئینشاڵڵا لەمان قبوڵکە من فریانەکەم باشە شێف نەریمان تقریبا دە ڕۆژی ئەمڕۆ دە ڕۆژی ڕەمەزانمان ڕۆشتووە ئەو خواردنانەی دروستان کردووە کە لێرە ئەخورێ تا چەند بە شەوق و زەوقێکی زۆرەوە خورێ ینی ئەو کارمەدانەیەمە بەتەیکی دەیخۆن بەڵام چەنە پیان خۆشە چەنە پیان وتونەوە وڵی دەستاتان خۆشە زۆر بەڕاستی ینی زۆر دەست خۆشانێ کردوینی ینی زۆر بەدڵیان بۆ خواردنەکان تا ئێرە بەدڵیان بێت نازانم دو ئەو چمانە بێت ترگەوەی بینەرانش بەدڵیان بێت نەک بەتەچیت خۆی گرنگەوە خۆی گلەیەکمان لەسەرە لەوەی کە بینەران زۆر جار نایبینن بەوەی کە سەرەتا دەست پێەکەن
پێکاتەکان بە وردی دیار نین بەڵام بەرنامەکە لەبەر ئەوەی کە کاتێکی زۆر دیاریکراوی هەیە تۆ جاری وای خواردنێک دروستەکەیت خواردنەکە پێویستی بەوە هەیە پێش بەرنامەکە دەستکە بە کوڵان و ئامادەکردن ئەوانە بۆیە زۆر جار ئێمە ناتوانین ینی وەکو پێویست ینی ئەم معلوماتەکان هەمووی بگەێنین ئەگەرچی هەوڵمانداوە زۆرینەی کات کە زانیارەکان بگەن و بۆی بەتابەتی کابانی ماڵ بتوانن سوود لە خواردنەکانمان وەرگرن ئینشاڵا بەتەمان هەر لە بەرین لە بەرنامەکانی ترە ئینشاڵا بەتەمان هەپێکاتەکان هەموو بنووسین ئینشاڵا کاک شێخ تۆ ئێستا ئامادەی بۆی کە دوعاکانمان ئینشاڵا پێشکەشکەیت خوای گەورە مەوفەقت کاو ئێمەش لەگەڵ تا دەرس بەرزەکەینەوە بە هیوای ئەوەی کە لەم کاتە پیرۆزەیە خوای پەروەردگار تەمەنا و دوعاکانمان لێ وەرگرێ بەڵێ خۆشویستان ئێوەش دەتوانن لە ماڵەوە لەگەڵ دوعاکانی کاک شێخە دەست بەرزکردنەوە و وەروها ئامینکەن بەشکم ئامینی ئینشاڵا ئێکێکمان گیرا ببێ و دوعاکانی ئینشاڵا وەربگیرێ فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم وسيق الذين اتقوا ربهم إلى الجنة زمرا حتى إذا جاءوها وفتحت أبوابها وقال لهم خزنتها سلام عليكم طبتم فادخلوها خالدين وقالوا الحمد لله الذي صدقنا وعده وأورثنا الأرض نتبوأ من الجنة حيث نشاء فنعم أجر العاملين وترى الملائكة حافين من حول العرش يسبحون بحمد ربهم وقضي بينهم بالحق وقيل الحمد لله رب العالمين. بسم الله الرحمن الرحيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. اللهم لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا. ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا. ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به. واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. يا رب العالمين أي پروردگاری همو دنیا همو جهان همو كون كائنات عرش فرش أي ذاتي آغات لجولي ميروليك لركنيكي زور تاريكا آغات لظلم وزور استمي ملهرك لكشك بصلاتك آغات لقلاي درختك چن قطر باراني بركبت آغاد لهمونهن يكاننا ودلي همو مخلوقات خوته يا رب. توفيق من بتاباش بتناسين يا رب. هداية من بيا ربي كل الدنيا بجور بتناسين كروي محشر من هبتو روزر دي بارقايتو نبينو بين خزمة بروي سور يا رب. بجور بتناسين كتوبي رازي بجور عبادة بكين كو عبادة كالك قيامتي هبتو تقبلي بك يا رب. يا رب عبادته روجو طاعته برنامو إيشو كاركان مير وبناو چاوان مانا كورنا قرتب يا رب. بلطف مهرباني خط وري بقرا بعفو مغفرتي خط قبولي بك يا ربي إيشي عبدك أنا هموي نقصانه
تۆ جەبری خاتری عەبدەکانتەکەیت کە وەریەگری تۆ دڵشکاویان ساڕێژەکەی تۆ زاتێکی عەفوو غەفوور و سەتاری ستری هەموو گوناهەکانەکەی ستری ئەو چاکانەشەکەی یا ڕەب کە ڕووی قیامەتیان نییە و چاکیانەکەیت و بەرزیانەکەیتەوە و ڕووسووری قیامەتیان بە نەسیبەکەی ئێمە عەبدی تۆین لەم دەهەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانەیە لێتە پاڕینەوە لەم بەرنامە و لەم هەموو ئازیز و خۆشەویستەی کە ئێستا دوعا ئەکات و لەم تەنگی مەغریبە و لەم کاتی دابارینی مەرحەمەت و سۆز و میهرەبانی خۆتا داوای میهرەبانی و عەفو و مەغفیرەتت لێەکەی عەفومان کە عەفومان کە یا ڕەب عەفومان کە یا ڕەبی عەفومان کە یا ڕەبی خوای گیان نەچینە یانزەی ڕەمەزان هەتا ئەم گردنانەمان عەفوەکەیت و لە ئاگری دۆزەخ دێبەریەکەیت و هەرگیز ئاگری دۆزەخمان پێخۆش نەکەی هەرگیز زەمهەریرمان پێگەش نەکەی هەرگیز مەلائیکەی تووڕە و غەزەبمان بەنەسیب نەکەی یا ڕەب هیدایەتمان بەودا مەزراومان کە و ئیمانمان سەلامەت کە و عەفومان کە یا ڕەبی ئەوانەی مناڵی ناساڵحیان هەیە مناڵەکانیان ساڵح بکە ئەوانەی قەرزارن قەرزەکانیان بنەوە ئەوانەی هەرگیرە و کێشە و مشکلەیەکیان هەیە یا ڕەب العالەمین بۆیان ئاسان بکە یا ڕەب یا ڕەب یا ڕەب العالەمین لە دنیا و قیامەتا فریامان کەوە حەسەنەی دنیا و ئاخرەتمان بەنەسیب بکە هەرچی کەسە ئێستا هەر دوعا و پاڕانەوەیەکی هەیە خۆت ئەیان ناسی ئەزانی بۆچیە پاڕێنەوە تکاکانیان ئەزانی یا ڕەبی خوایە لیان وەربگرە و قبوڵیان بکە و عەفویان کە دوعای هەر هەمومان قبوڵ بکە یا ڕەب بە چاوی مەرحەمەت و سۆز و میهرەبانی بۆمان بڕوانە ئێستا یا ڕەب یا ڕەب یا ڕەب العالەمین عەفومان کە و لێمان خۆش بە و هیدایەتمان بە ئەم بەرنامانەشتە ئێمە قبوڵ بکە و بەزایە نەچێ یا لەم برا ئازیز و خۆشەویستانەی ستافی کەناڵی ئاسمانی پەیام و هەموو ئەم خۆشەویستانی کە مانووە بن و ئێوەی ئازیز و خۆشەویستیش کە ببینینی مانووە بن کاتەکانتان بە فیڕۆ نەڕا لە ڕۆژی قیامەتە یا ڕەب العالەمین کاتی ئێمە و هەموو خەڵکەی کە سەیرمانەکە بە فیڕۆ نەڕات و بە ئەجر و پاداشت بۆ هەر هەمومانی بنووسی دوعاکانمان گیرا بکە یا ڕەب اللهم آمین 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 يا مجيب السائلين يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين يا غياث المستغيثين أغثنا سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. والله خوش